أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا والذين لا يشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما والذين إذا ذكروا بآيات ربهم لم يخروا عليها صما وعميانا والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما أولئك يجزون الغرفة بما صبروا ويلقون فيها تحية وسلاما خالدين فيها
حسنت مستقرا ومقاما. قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم فقد كان يكون لزاما. صدق الله العظيم. يعني شيدا ورن خيراكان بروج عقبار لتقواكان وكن ميباران بريج نسرين بادلتان پربي لشوقي أوين. أي عشقاني أبيني خدا ورن بونزاي روشناي هدى سلكر نوشكن برهو فكر روح عشنا بكن بجواني ذكر ورن بام شوب وعشق باري لزقوت مال بكين بداري بالا ميزي أمشوي قدر بالا ميزي أمشوي قدر بقرين بوروجي عرياني محشار أوانا يمشوا ديد بخوان بونويجون زاها ودمي شوان لتاويان درجين ما يشيسون لتاويان درجين ما يشكسون تيشو كودكن بو سفري دور صل يا ربي وسلم على أو بحر نوري علم عرفانا محمد صلى الله عليه وسلم تسليما. بینرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. زۆر خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بە خزمەتی ئێوەی زۆر ئازیز و خۆشەویست دەگەینەوە. ئازیزان و خۆشەویستان ڕاستەوخۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین لەگەڵ کاک ڕیازی خۆشەویست بڕگە و بابەتی ئەمڕۆتان پێشکەش ئەکرێت لەلایەن خۆیەوە حەزەکەم ڕوونی کاتەوە و میوانی خۆشەویستیشتان پێ بناسێنێ ئینشاءالله. کاک ڕیاز زۆر سپاس کاک مەحمێد سڵاو لە جەنابیشت سەرکەوتوت کە ئینشاءالله دەنگت دەرخۆش بێ و خوا پاداشتی بەخێر داتەوە ئینشاءالله. بینەرانی بەڕێز دووبارە سڵاوی خوای گەورەتان لێ بێ و خوای گەورە تاعات و عیبادەتتان لێ قبوڵ کە. ئەڵقەی پێشوو باسمان لە تایبەتمەندیەکانی شەوی پیرۆزی قەدر کرد، ناسێنەرەوەکانی ئەو شەوە، گرنگی ئەو شەوە، دیاریکردنێکی ورد و دەقیق کە بزانین شەوی قەدر دەکەوێتە چ کاتێکی شەو. ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چۆن شەوەکەی بۆ هاوڵان و ئومەتەکەی تا ڕادەیەک بە شێوەیەکی ئاسانکارانە دیاری کردووە. ئەمڕۆژ
کە وەکو ئەڵەیە کە باسمان لە گرنگی قەدر و شەوی قەدر کرد پێمان خۆشە لە بەرنامەی ئەمڕۆدا باز لە ئەوە بکەین کە چۆن پێشوازیەکی دروست پێشوازیەکی جوان میکانیزمەکانی پێشوازیەکی جوان لە شەوی پیرۆزی قەدر بکەین تاوەکو بەو شێوازە یا بەو میکانیزمە دروستە بتوانین عیبادەت و گەورەیی و پاداشتی شەوەکەمان بەنسیب بێ و خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین بۆ مەبەستە لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا کاروان ڕەشید مەحێدین بانخوازی ئیسلامی تاوتوێی ئەم باسەکەین مامۆستاگیان زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی گوڵزاری ڕەمەزان و خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە. خوای پەروەردگار ڕۆژ و تاعات و عیبادەت لە جەنابتان و وە لە بینەرانی بەڕێز ئینشاڵڵا قبوڵ بکە خوا خێری ئێوەش بنووسێت. زۆر باش مامۆستایان وەگەزانین ڕۆژی مانگی ڕەمەزان وەکۆڵێک کە پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم فەرمووی دەکات فەرمێ خوای گەورە فەرموویەتی ڕۆژوو بۆ خۆم پاداش تێدەم واتە ئەوەندە دوورە لە ڕیاکاری و لە ڕیابازی مرۆڤەکان تاکەکردەوەیەکی بەندەکانە کە خوای گەورە خۆی فەرموویەتی من خۆم پاداشتی بەندەکەمی لەسەر دەمەوە چونکە مەجالی هیچ ڕیابازی و ڕیاکاریەکی تیان نییە. شەوی پیرۆزی قەدریش یەکێکە لە تایبەتمەندەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان یەکێکە لە سیما دیارەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە ئەم شەوە گەورەترین شەوە لە تەنانەت لە مانگەکە و لە ساڵەکەشدا چۆن بە نیەتێکی پاک بە ئیخلاسێکی دروستەوە خۆمان بهاوینە نێو ئەم شەوە و ئایا بۆ منە شەوی قەدریش هەر ئەوەیە کە وەکو ڕەمەزانەکە بۆ خوایام ئەمیش پێویستی بە نیەتێکی پاک و دروست دەیە. بسم الله وبه نستعين الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. دعواكم لخوي پروردگار يا رحمن يا رحيم يا بديع السماوات والأرض ويا حي ويا قيوم يا ربي خوي پروردگار توانەکان مان خۆش بێ خوای پەروەردگار قەڵەمی عەفو بێنە بەسەر تاوانەکانماندا خوای پەروەردگار ڕۆژ و تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ وەربگرە خوای پەروەردگار لەو کەسانەمان بگێڕە کە لەم مانگەدا گردنیان لە ئاگری دۆزەخ دەپارێزی خوای پەروەردگار شیفای نەخۆشەکانمان دە خوایان نەخۆشانێکی زۆر داوای شیفا دەکەن یا ربی خوای پەروەردگار شیفایان بدەیت خوای پەروەردگار بۆ خاتی اسمی عەظەمی خۆت داوا لێ دەکەم یا ربنا یا الله یا بەدیع السماوات والأرض ئێستا لە کونجی زیندانەکانەوە خوشکان و برایانێکی زۆر ئەم بەرنامەیە دەبین یا ربی خوای پەروەردگار ئەو برایانەی بە ناڕەوا گیراون ئازادیان بکەی خوای پەروەردگار ئەو برا و خوشکانەی لەسەر فاحیشە و خراپە و تاوان گیراون خوای پەروەردگار دڵ و دەرونیان بە نور و ڕۆشنایی ئیسلام بشۆیتەوە بەرگی حیا و حرمەتیان بەبەردا بکەیت و پاشان بە کەسوکاری خۆیانان شاد بکەیتەوە خوای پەروەردگار ڕەحم و بەزەی خۆت دابارێنە بەسەرماندا لەو ساتانەی کە ڕۆحمان دەکێشێت خوای پەروەردگار ڕەحم و بەزەی خۆت دابارێنە بەسەرماندا لەو ساتانەی کە تەسلیمی گۆڕێکی تەنگوتار دەکرێین خاک لە بانمان دەکرێت خوای پەروەردگار ڕەحم و بەزەی خۆت دابارێنە بەسەرماندا لەو ساتانەی کە کرم و مارجەستەمان دەخۆن خوای پەروەردگار لە کاتی زیندوبوونەوەی خەڵکەدا یا ربی ڕەحممان پێ بکەی خوای پەروەردگار لە گۆڕەپانی مەحشەردا بمان خەرەژێر شتەبەری عەرشی خۆتەوە خوای پەروەردگار ئێمە بەرگەی ئاگری دۆزەخ ناگرین یا ربی خوای پەروەردگار ئێمە بەرگەی تووڕەیی و غەزەب و ناڕەحەتیەکانی دۆزەخ ناگرین خوای پەروەردگار تۆ هیچ کاتێک پێویست بە سزادانی ئێمە نییە یا ربی خوای پەروەردگار لە دۆزەخ بمان پارێزە خوای پەروەردگار بمان خرە بە شتەکەی خۆتەوە خوای پەروەردگار لە بەهەشت چاکترمان بنسیب بکە کە ڕوانینە بۆ ذاتی پاکی خۆت خوای پەروەردگار قوتابی خۆشەویستەکانمان داوای دوعای خێر دەکەن یا ربی خوای پەروەردگار نمرەی باش بەدەست بێن سەرکەوتویان کەی ئامین ئامین بەڕەحمەتیکە یا ئەرحەم الراحمین. کاک ڕیاس سەرەتای بەرنامەکە دەڵێم ئەوا وردە وردە مانگی ڕەمەزان ماڵ ئاواییمان لێ دەکات پەیامم بۆ خوشک و برا بەڕێزانەی کە گەرما و برسێتیان کردە بیان و بۆ ئەوەی لەم مانگە پیرۆزەدا بە ڕۆژوو نەبن ئەی وەڵامتان چییە بۆ ڕۆژووگرتنی سەدان ساڵەی ناوبەرزەخ لە ناو گۆڕێکی تەنگوتاردا بەبێ خۆراک بەبێ ڕۆشنایی بەبێ هەوا بەبێ ڕووناکیەک تەنها شتێک لەگەڵتاندا بێت کردەوەکانی خۆتاندا لێرەوە پەیامێکی زۆر ڕوون و ئاشرام بە ئاراستەی ڕزگاربوونی ئەو خۆشەویستانە لە ئاگری دۆزەخ بەڕاستی من زۆربەی کات دەترسم کە دەڵێن برایانێک هەن خوشکانێک هەن لەم ڕەمەزانەدا تا ئێستا بە ڕۆژوو نەبوون بۆ ساتێکی تر لەم مینبەرە پیرۆزەوە بە وتەکەی ئیمامی زەهەبی ڕەزا و ڕەحمەتی خوایان لەبێ ویژدانیان دەهەژێنمەوە کە دەفەرمێت لە لای موسڵمان ئەو قەناعەتە دروست بووە هەر کەسێک ڕۆژێک لە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو نەبێتن بەبێ هەبوونی عوزێکی شەرعی بەهێز ئەوە لە زیناکار و شەرابخۆر زۆر خراپترە و تا ئەو ئەندازەی گومانی زندیقیان پێدەبێت بە دڵنیاییەوە کرۆکی بەندایەتیەکان بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت وەکلیلی قبوڵبوونیان نیەتی پاکە و ئەمەش هۆکارە بۆ بەدەستخستنی هاوکاری خوای پەروەردگار بە باشترین شێوە ئەگەر مرۆڤی موسڵمان چەندە نیەتی خۆی بۆ خوای پەروەردگار خاوێن بکاتەوە ئەوەندە هاوکاری خوای پەروەردگاری بۆ دادەبەزێتن لەبەر ئەوە لە پێشوازی ئەم شەوە پیرۆزانەدا
پێویستە نیەتی خۆمان عەزم بکەین پڕ لە جەزمی بکەین خۆمان یەکلا بکەینەوە بۆ ئەوەی بە باشترین شێوە بەندایەتی بۆ خوای پەروەردگار ئەنجام بدەین. پێویستە مرۆڤی موسڵمان لە سێیەکی کۆتایی مانگی ڕەمەزاندا بەرچاوی خۆی ڕۆشن بکات، ئامانجی خۆی بدۆزێتەوە لەوەی ئامانجی سەرەکی زیندووکردنەوەی ئەم شەوانە بەدەستهێنانی ڕزامەندی خوای پەروەردگارە. ئامانجی زیندووکردنەوەی ئەم شەوانە دەبێت بۆ ئەوە بێتن کە خوای پەروەردگار تەوبە و گەڕانەوەمان لێوەربگرێت و لە تاوانەکانمان خۆش بێت. ئەگەر ئەم نیهێنیە لە ناودڵی مرۆڤی موسڵماندا چەکەرە نەکات ئەوە بەدڵنیاییەوە هیچ جۆرە هاوکاریکی خوای پەروەردگار بۆ ئەم کەسانە فراهەم نایەت. بۆ چونکە ئیمامی ئیبن قەیم ڕەزا ڕەحمەتی خوا لێ دەفەرمێ ئیخلاس و یەکلاکردنەوەی نیەتەکان تاکە هۆکارن بۆ گەیشتنی هاوکاری خوای پەروەردگار بۆ بەندەکان. خاڵێکی تر ئەوەیە لەم شەوانەدا مرۆڤی موسڵمان زیاد لە جاران خوای پەروەردگار لە دڵدەرونی خۆیدا بە گەورە ڕابگرێت. بۆ چونکە هەر کەسێک خوای پەروەردگار لە دڵدەرونی خۆیدا بە گەورە ڕابگرێت ئەوە فەرمانەکانی خوای پەروەردگار گەورە ڕاگرتنە لە چێوە سەرچاوەگرێ یان بۆ منە لە چیا بەرجەستە بێ کاتێکەکەی مەڵین خوا لە دڵ دەرومانە بە گەورە ڕابگرین واتە چی ینی چ گەورە ڕاگرتنێک؟ مرۆڤی موسڵمان کاتێک خوای پەروەردگاری لە دڵدەروونیدا بە گەورە ڕاگرت بە پیرۆزی ڕاگرت حیا و شەرمی لە ذاتی پیرۆزی خوا کرد جەلە جەلالۆ ئەوە فەرمانەکانی خوای پەروەردگاریش بە گەورە ڕادەگرێت لە قەدەغەکراوەکانی خوای پەروەردگاریش دوور دەکەوێتەوە. هەموو ئەو موسڵمانانێک کە خوای پەروەردگار بە گەورە ڕادەگرن بربەستێکی زۆر گەورە و محکەم لە نێوان خۆیان و تاوانەکاندا دروست دەکەن. بۆ من ئەمەوێ ئاماژەوە بەوە بکەم مرۆڤی موسڵمان هەر کاتێک بە هەر دۆخێکەوە بگەڕێتەوە خزمەتی خوای پەروەردگار باوەڕی بە خوای پەروەردگار هەبێت، باوەڕێکی تەواوەتی بە خوای پەروەردگار هەبێت لەوەی بە بیرروبۆچوون و عەقیدەیەکی خراپەوە بە خزمەتی خوای پەروەردگار بگەڕێتەوە. بۆ زۆر جار دەڵێن مرۆڤ چڵێس و نەوسنە بە شوێن گوناه و تاوان و خراپەدا، بەڵام کاتێک کە خوای پەروەردگاری لە دڵ دەروونی خۆیدا بە گەورە ڕاگرت ماوەیەک دەڕوا بە شوێن تاوان و خراپەدا، بەڵام دوجار هەر دەگەڕێتەوە بۆ ئامێزی شریعەتەکەی خوای پەروەردگار. زۆر باش مامەسا لە ئێستاوە مرۆڤ چۆن بەڵێنی ئەوە بدات کە لەم شەو پیرۆزاندا خۆی بۆ بەندایەتی تەرخام بکە وەکەوەی کە جەنابەت یەکەم جا بۆ منە نیەت کلیلی کار و کردەوەکەی نیەتی ئەوەیە بۆ منە کلیلی ئەوەیە کە بگاتە ئەم شەوە و دەرگایەکی ڕەحمەت و میێرەبانی خوا بە ڕووی خۆدا بکاتەوە چۆن خۆی بۆ بەندایەتی خوا یەکلا بکاتەوە. مامۆستای خۆشەویست خوای پەروەردگار پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام وا ئێمە ئاراستە دەکەن کە مانگی ڕەمەزان هەموو شتێکی لە ماوەکانی تر جیاوازە، شەوانی قەدر زۆر جیاوازن لە شەوەکانی دیکەی ساڵ، ئەمە ئەبێ هیمەتبەرزی لە ئێمە تا دروست بکەن. بۆ ئەها پێغەمبەری خۆشەویست صلی الله عەلەیه وسەلەم لە فەرموودەیەکی شیرینیدا دەفەرمێ سوێن بەوەی کە نەفسی منی بەدەستە بۆنی دەمی ڕۆژوەوان لە بۆنی میسک خۆشتر لای خوای پەروەردگار. خۆ پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام هیچ پێویستی بەوە نییە کە سوێن بخوات، بەڵام مەبەستیەتی ئێمە تێبگەێنێت کە هەواڵێکی زۆر گرنگەیە بەو شێوازە پێشوازی لە مانگی ڕەمەزان و ئەم شەوانە بکەن. باشە ئەو بۆنی دەمەی ئێستا من زۆر لە ئێوە نزیک ناکەمەوە بۆی نەوەک بە بۆنی دەمم ئێوە هەراسان بکەم ئێوەش بە هەمان شێوە ئەگەر ئەم بۆنە لای خوای پەروەردگار ئەوەندە پیرۆز بێت ئەوەندە تایبەت بێت لە غەیری ڕەمەزانان بۆنەی حسابێکی بۆ ناکرێت لای خوای پەروەردگار ئەی دەبێت خودی ڕۆژوەکە قورئان خوێندن لاڵانەوە پارانەوە شەو نوێژ زیندووکردنەوەی خودی شەوانی قەدر چەندە پلەپایەکی زۆر گەورەی هەبێت لای خوای پەروەردگار لەبەری ژیانی مرۆڤ وەکڵێ لە پاداشتان نەغرۆ بووە بەدڵنیاییەوە لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزاندا بە شێوەیەکی زۆر بێ ئەندازە خوای پەروەردگار گردنی زۆرێک لە مرۆڤەکان لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکات. بۆیە دەڵێن لە شەوانی قەدردا من زۆربەی کات گلەیم لە مزگەوتەکان هەیە بەڕاستی ینی بە شێوەیەکی تەقلیدی هێناومانە بەدڵنیایە لە مۆرزەدا شەوانی ڕەمەزان زۆر کورتن بە وتار و ئامۆژگاری و پرسیار و وەڵام ئەم شەوە پیرۆزانە بەسەر دەبین ینی ئەم شتانە تا ڕادەیەک شتێکی لاوەکین بۆ نمونە بەدڵنیاییەوە من ئەی چۆن لەم تەقلیدیە لەم لاساییکردنەوە لەم چەقبەستویە خۆمان ڕزگارکەین و گرنگی و بایەخ و پێگەیەکی گەورەیان ئەو پێگە و بایەخ و گرنگە کە جەنابەت ئاماژەی پێدەی کە تا ڕادەیە وتار و ئامۆژگاری و پرسیار و وەڵام ئەمانە کۆمەڵەشتی لاوەکین نەگەر بڵێنشتی خراپن بەڵام کۆمەڵەشتی لاوەکین ئەم گەنجینە گەورەیە کامەیە کە جەنابێت بۆ منە وەکڵێ ئاماژەی پێدەیام هەستت پێ کردووە. زۆر باشە ئینشاءالله من لە شان و شەوکەتی وتار و محاضرە بە هیچ شێوەیەکم ناکەمەوە، بەڵام ئەگەر من بڕیار بێ محاضرەیەکم هەبێ وتارێکم هەبێت با دوای نوێژی عاشر بەڵام مرۆڤ تا وەکڵێ زێڕ و گەوهەری دەستکەی ناچێت بەلای زی و تەنەکە ئەمە تا ڕادەیە گەشتێکی بەراودێکی وا بکەین ڕاست دەفەرمووی یاخود دوای نوێژی تەراویح کاتە ئەو گەنجینەیە کامەیە کە جەنابێت بۆ منە ئاماژەی پێدەی کە ئەوەندە گەورەیە وتار و بۆ منە کۆمەڵە شتێ لە لای وەکو ئەستێرە وابن لە چاو مانگدا. یەکەمین شتێک ئاماژەی پێ بکەم
بینەرانی خۆشەویست بزانن ئەسڵ لە زیندووکردنەوەی شەوانی قەدر عیبادەتی تاکەسی و فەردیە. گرنگترین عیبادەتی تاکەکەسی و فەردی لەم شەوانەدا خاڵی یەکەم قورئانی پیرۆز خواجە لە جەلاوەتی هەر مرۆڤ لە ماڵی خۆیدا بمێنێتەوە ئەمە کافیە یان بۆ منە ئەو شێوازەی کە دەستە جەمعی و کۆمەڵ خەڵک لە مزگەوتەکانە ئەم ئەکرێ هەر مرۆڤێ و لە سوچێکی مزگەوتەکە خەڵوەتێ بۆ خۆی بسازێنێ ئەکرێ لە مزگەوتەکانە ئاوادانیان بکەنەوە ماڵەکانی خۆمان بکەین بە مزگەوت ئەکرێ کۆمەڵەلاوێکی خۆشەویست بە یەکەوە دانیشن گرنگ ئەوەیە لە شەوانی قەدردا دڵمان دووبارە پەیوەست بکەنێ بە ذاتی خۆی پەروەردگارەوە جا بۆ وڵای پرسیارەکەی جەنابەت یەکەمین شتێک کە لەم شەوانەدا زۆر گرنگی پێ بدەین قورئانی پیرۆزە قورئان دەفەرمێ چی شهر رمضان الذي أنزل فيه القرآن من بم شواز لم آيات بيروز قشتم خالي يكم أم آيات بيروز بيمان دليت شوي ليلة القدر سرتاي بروسيكي زور قورا وقرنقا كبيتوسي صالي خيان بأراسي دابزيني وحي بو سردلي عزيز صلى الله عليه وسلم خالي دوم أما آيات بيمان دليت بيويس قرآن ومانجي رمضان بهيت شوي وبتايبا شواني قدر كأيما شوي قدر حكمتي زيندو كرنوي بیرەوەری داهەڵبوونی قورئانە بۆ سەردڵ و دەروونی پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم ئەمە گرنگترین شتێکە کە لە شەوانی قەدردا ئێمە گرنگی پێ بدەین زۆر تێڕا بمەین لە ئاەتەکانی قورئانی پیرۆز گرنگترین بەندایەتی لە دوای قورئانی پیرۆز دوعا و پاڕانەوە کاتێ عایشە ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ بە خۆشەویست دەفەرمێ لەم شەوانەدا چی بڵێم ئەفەرمێ اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا کەواتە گرنگترین شتێک کە مرۆڤی مسلمان بۆ خۆی و بۆ غەیری خۆی لەو شەوانەدا لە خوای پەروەردگار بپارێتەوە بەهۆیەوە بریتیە لە ئاراستەکردنی دوعا و نزا و پارانەوەکانی بۆ خوای پەروەردگار لەم شەوانەدا زۆر گرنگە مرۆڤی مسلمان کە زۆڵی و کڵۆڵی و دەستەپاچەیی خۆی بۆ ذاتی خوای پەروەردگار دەرببڕێ بۆ لەبەرەوەی خۆشەویست دەفەرمێ کورۆکی بەندایەتیەکان دوعایە لە دوعادا جوانترین دیمەنی بەندایەتی دەردەکەوێت کە مرۆڤەکان تیایدا وەکو بەندە کزۆڵی خۆیان بۆ خوای پەروەردگار دەرەبڕن و خوای پەروەردگاریش وەکو خالق و دروستکەرەکەیان بەرجەستە دەبێت کەواتە زۆر گرنگە لەم شەوانەدا پاشان داوای لێخۆشبوونکردن ئاراستی خوای پەروەردگار بکەین هەر کەس لای خۆیەوە داوای لێخۆشبوون ئاراستی خوای پەروەردگار بکات لە تاوانەکانی خۆش بێت داوای لێخۆشبوون بکات بۆ خۆی بۆ ماڵ و منداڵی بۆ وڵاتی بۆ دەوروبەرەکەی بۆ هۆی ئەم شەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە شەوی قەدردا بە ئەندازەی لمی سەر زەوی فریشتەدا دەبەزێتن یەک لە حکمەتەکانی ناونانی بەم شەوە ئەفەرمێ ئەوەندە فریشتەدا دەبەزێت چۆن بڵێ پاڵەپەستۆیەک لەسەر زەوی دروستە بێت یعنی لەم شەوەدا خێر و فەڕ و بەرەکەتێکی زۆری خوای پەروەردگار دادەبەزێت مرۆڤ بتوانێت لەم شەوەدا دوعاکانی بەو ئاراستەیە بێت کە لە دنیا و دواڕۆژدا خوای پەروەردگار موفقی بکات. ئەو دوعایانە چین کە لە شەوی قەدردا پێویستە ئێمە بیڵێینەوە و دڵنیابین لەوەی خوای پەروەردگار لێمان قبوڵەکەواتە حوسنی زەن بردن بۆی کە خوای گەورە لێمان قبوڵەکە بە دڵنیاییەوە پێویستە مرۆڤی مسلمان لە ڕەمەزان و غەیری ڕەمەزاندا خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە هیچ کاتێک ناومێد نەبێت لە خوای پەروەردگار کاتێک مرۆڤی مسلمان ئاور بۆ ڕابردووی خۆی دەداتەوە لەوە تێدەگات کە هیچ شتێکی لەسەر شانی خۆی نەگرۆ تاوانەکانی خۆلستر بن گەورەترین بارگرانی لەسەر شانی ئێمەی مسلمان ئەبێ دەرک بۆ ڕاستەقینە بکەین ئەو تاوانانەیە کە لەسەر شانی ئێمن کە ڕۆژانە کۆڵێک تاوان نوێ ئەدەین بە کۆڵی خۆمانە لەناو بەرزەخا لەناو گۆڕێکی تەنگوتاردا مرۆڤ دەمرێت ئەم تاوانە نەرماڵن بەسەریەوە پاش نەفخی دووەم زیندوو دەبێتەوە ئەم تاوانە لە کۆڵی ناکەونەوە تەنها شتێک کە مرۆڤ موفق بکات بۆ ئەوەی لەم تاوانە ڕزگاری بێت بریتیە لە ئەنجامدانی تەوبەیەکی ڕاست و دروست لە خزمەتی خوای پەروەردگاردا پێش ئەوەی بگاتە حاڵەتی سەرەمەرگ پێش ئەوەی کە بگاتە سەرەمەرگ و بە خزمەتی خوای پەروەردگار بگاتەوە کەواتە من بەسم پرسیارەکەی جەنابەت خوای پەروەردگار و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵات وسەلام ئێمە وا ئاراستە دەکەن کە بزانین نیعمەتەکانی خوای پەروەردگار زۆر زۆرن هەر کەسێک مشتاقی ئەم نیعمەتانە بێت بە دڵنیاییەوە خوای پەروەردگار نیعمەتەکانی پێدەبەخشێت وە گەورەترین یەک لە گەورەترین نیعمەتەکانی خوا بۆ ئێمەی مسلمان گەورەترین فەزڵی لەگەڵا کردوین بریتیە لەکردنەوەی دەرگای تەوبە بەڕووی بەندەکانی خۆیدا ئەم دەرگایە هەتا ڕۆژی دوایی کراوەیە و لە مانگی ڕەمەزاندا بە شێوەیەکی زۆر ئەندازە سەرنجڕاکێش ئەم دەرگایە بەڕووی بەندەکاندا کراوەتەوە وەرببنەوە لە ئاەتەکانی قورئانی پیرۆز لە گرنگترین ئاەتی باسی توبة وناؤميد نبول رحمي خواي پروردگار قرآن دفرمي قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم زاناني تفسير لشيكر نوي واتاي أم آيات دا دفرمون كاتك برقية كمي آياتك قل يا عبادي أي پیغمبر صلى الله عليه وسلم بندكان بلي لو ساتاني
ئەم بڕگەیە بەگوێ مرۆڤەکان گەشتووە بەندە تاوانبارەکان بە بیرکردنەوەیان لە گوناه و هەڵە و کەموکورتی خۆیان سەری خۆیان خسوتە سەر ئەژنۆیان و کزیان کردووە بەڵام پاش ئەوەی خی پەروەردگار دەفەرمێ الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم ئالۆ ساتانەدا بەندە تاوانبارەکان کە گوێیان لەم ئاەتە پیرۆزە دەبێت بە چاوی پڕ لە فرمێسکەوە دەستیان بەرەو بارگای مهری خی پەروەردگار بەرز کردووەتەوە و داوای لە بردنیان ئاستی خی پەروەردگار کردووە سێرکە خۆیان چەند بە تاوانبار و گوناهبار دەزانی بەڵام خی پەروەردگار بە جوانترین شێوە بە جوانترین ناو دووبارە داوەتیان دەکاتەوە بانگێشیان دەکاتەوە هەر بە بەندەکانم ناویان دەبات لێرەوە ئەبێ پەیامێکی زۆر ڕوونمان هەبێ بۆ خوشک و برایانی کە تاوان و هەڵە و کەموکورتیان لە خزمەتی خوادا زۆرە بەڕاستی ئەگەر مرۆڤ داوای لێخۆشبوون ئاستی خی پەروەردگار بکات عەزمی جەزم بێت لە تەوبەکەیدا نەگەڕێتەوە سەر تاوانەکان ئەوە خی پەروەردگار لە تاوانەکانی هەمومان خۆش دەبێت جگە لەوەش خراپەکانمان بۆ دەگۆڕێت بەکردەوەی چاکە جوانە لەو حاڵەتەیە لە ئاەتێکی ترە هەر بە بەندەکانم خی پەروەردگار مخاتەبەی ئینسانەکانی سەر زەویەکە وإذا سألك عبادي عني فإني قريب ئەم قەریبە واتای نزیکبوونەوەی خی پەروەردگارە دابەزینێتی بۆ سەر زەوی بە مەقام و جەلالەتی خۆی یاخود ئەم نزیکبوونەوەیە هەستێکە و ئەیبەخشێ بە بەندەکانی کە من لێتان نزیکم و دڵنیا بنەوە کە تەوبەکانتان قبوڵە ئەمە ئاماژەیەکی زۆر گرنگ ڕوونمان پێ دەدات دووبارە دەچین سەر باسی دوعا ئاگە لە قورئانی پیرۆز ببیتەوە يسألونك عن الساعة أيان مرساها فيما أنت من ذكراها ڕاستەخۆ چی دێت قل ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیان بڵێ يسألونك عن المحيض ڕاستەخۆ بۆ زۆرێک لە پرسیارەکان وشەی قل دووبارە دەبێتەوە بەڵام بۆ دوعا خی پەروەردگار ڕاستەخۆ دەفەرمێ لێتانەوە نزیکم بە هیچ شێوەیەک ئەم ئاەتە پێمان دەڵێت لە نێوان بەندەکان و خی پەروەردگاردا نابێت هیچ واستەیەک هەبێت نابێت هیچ هۆکارێک هەبێت تەنها هۆکار بۆ بەستنەوەی من بە خی پەروەردگارەوە بریتیە لەو دوعا و نزا و پارانەوەی کە ئاراستی خی پەروەردگاری دەکەم جەلە جەلالو باش زۆر باش لەم حاڵەتەیە عەفو کاک ڕیاض ئەمە ئاخر پرسیارمە من لەم حاڵەتەیە خی پەروەردگار وەک لە ئاەتەکانی سوورەتی فورقان خوێندنەوە أولئك يبدل الله سيئاتهم حسنات ئەمە خۆی بۆ خۆی ئاماژەیەکە یاخود بەشارەتێکە ئەیدا بە مسلمانان و بۆ کەسانی کە تاوانبار و گوناهبارن کە هەرچی تاوان و گوناهیان هەیە بە باشە بۆیان بۆ نمونە وەرئەجێڕدرێ ئاینی پیرۆزی ئیسلام کە هاتووە بەندەکان لە نائومێدی ڕزگار کات بەرەو ئومێد لە دۆزەخ بەرەو باشتەکەی خی پەروەردگار لە فرمێسکەوە بەرەو خەندە خی پەروەردگار جەلە جەلالو مەبەستێتی لە گوناه و هەڵە و کەموکورتی بەندەکانی خۆش بێت بە مەرجێک يبدل الله سيئاتهم حسنات عزمی جەزم بێت تەوبە بکات نەگەڕێتەوە سەر تاوانەکەی لە ناخی دڵەوە داوای لێخۆشبوون ڕاستی خی پەروەردگار بکات ئەبێ لێرەوە ئێمە لە پێشینە چاکانمان وردبینەوە کاتێک تاوانێکیان ئەنجام داوە هەیان بۆ فەرموویەتی ئەچمە سەحرا ناگەڕێمەوە ڕوو لە بیابانەکەم هەتا خی پەروەردگار نیشانەی وەرگینانی تەوبەکەم نیشان دەدات هەیان بووە ئەوەندە گریاوە لە خزمەتی خی پەروەردگاردا دەموچاوی لەسەر خۆڵەکە قوڕایی و بە فرمێسکی چاوەکانی کەواتە زۆر گرنگە مرۆڤ مسلمان بەم عەزمەوە داوای لێخۆشبوون ئاراستی خی پەروەردگار بکات مامۆستا پێشتر لە ڕاوێ و ئاەتەی کە خی گەورە فەرمێ ئەی بەندەکان بۆ من نائومێد مە من لە ڕەحمەتی خوا جەنابیش نامازت بۆدا کە کۆمەڵێک کەس هەن لە سەرەتای ڕەمەزان بۆ منە لە تاو گەرما و برسێتی وازیان لە ڕۆژوەکان هێناوە خی گەورە لەم ئاەتا بە یەکچاو سەری هەموو بەندەکانیەکە بە گوناهبار و تەنانەت بە بەندەکانی ئەڵێ ئەی ئەوانەی کە نەگەر گوناهتان کردو بەڵکو زیادە ڕەوی ئیسرافیشتان لە گوناهەکانتان ناکردووە وەکۆڵێ چاوتان یان دەستان لە هیچ گوناهێ نەگێڕاوەتەوە شەوی قەدەر چ دەواازەیەکی گەورەیە چ وێزگەیەکی گەورەیە کە مرۆڤەکان کاتێکە خی گەورە لە قورانی پیرۆزە فەرمێ خێر و پاداشتی ئەم شەوە بە ئەندازی 83 ساڵی ئەم هەزار مانگە ئەم شەوە چ دەواازەیەکی خێرە بۆ تەنانەت ئەو بەندانش کە ڕۆژە لە ڕژان بیریان لە ڕەحم و بەزەی خوا نەکردوێتەوە چۆن بتوانن بەم دەواازەیە تێپەڕ بن و گوناهەکانی خۆیان کۆڵی گوناهی خۆیان لەم شەوەدا دانێن ئایا بۆ نمونە کەسێک 19 ڕۆژی ڕەمەزانمان تێپەڕ کردو بە ڕۆژوو نەبووە لە شەوی 21 و 27 بەر پاداشت و گەورەی شەوەکە ئەکەوێ هەمان پاداشتی بۆ منە مسلمانەکانی بۆ ئەنووسێ لە هەزار مانگەکە ئەمە بێ ئەوە بزانین مانگی ڕەمەزان پلەبەندێکی زۆر گرنگی تێدایە بە ئاراستی دابەزێنی ڕەحمەتی خی پەروەردگار ئەوەلو ڕەحمە و ئەوسەته مەغفرە
وآخره ادخل من النار کەواتە لەم شەوانەدا زیاتر ڕەحم و میهرەبانی خوای پەروەردگار دادەبەزێت بۆ سەر بەندەکانی زیاتر بن بە دڵنیاییەوە دەرگای خوای پەروەردگار هەتا هاتنی ڕۆژی هەتا پێچەوانەبوونەوەی ڕۆژ بەڕووی بەندەکانیدا بە هیچ شێوەیەکدا ناخرێتن. خوای پەروەردگار جەل جەلالوه لە حەدیسی قودسیدا دەفەرمێ ئەی بەنی ئادەم ئەگەر بە ئەندازەی خۆڵی سەر زەوی تاوانت هەبێ بەرەو لای من بێیت بۆ ئامێزی شریعەتەکەی من بێیت لە تاوانەکانت پاشگەز ببیتەوە ئەوە من لە تاوانەکانت خۆش دەبم. هەر لەو فەرمودەیەدا دەفەرمێ ئەگەر بە بەرزایی ئاسمانەکان تاوانت هەبێتن بەس داوای لێ خۆشبوونم لێ بکەی عەزمت جەزم بێت ئەو من لە تاوانەکانت خۆش دەبم. کەواتە خوای پەروەردگار زۆر نزیکە لە تاوانی بەندەکان خۆش بێ. ئێمە بۆچی باسی تەوبە دەکەین؟ من ئەمێ ئاماژە بۆ بکەم کاتی خوای پەروەردگار جەل جەلالوه بەداخەوە ئەگەر مەجال بم پرسیار وەڵام بمەوە یعنی بەتای لە ناو میلەتی کوردی موسڵمانە ئەگەر برایە خوشکێک زینایەک بکات کارێکی خراپە بکات ئەگەر بە سەدان جار تەوبە بکات بە سەدان جار وەلله المەثل الأعلی خوای پەروەردگار لە ناو خەڵکیدا نیشانەی وەرگیرانی تەوبەکە نیشانی خەڵک بدات ئەوە تا ئەو ڕۆژەی دەمرێت هەتا ئەو ساتەی شۆڕی دەکەنەوە بە ناو گۆڕەکەی ئەبێت تل بخواتەوە بەدەست ئازار و ناو ناتۆری خوشکبرا موسڵمانەکانیەوە. بەڕاستی خوای پەروەردگار شەوانی قەدرە و دەرگای لێخۆشبوونی بە شێوەیەکی زۆر فراوان کراوەتە بە هیچ شێوەیەک لە ئێمە قبول ناکاتن بە ناوی ئاینەکەی خۆیەوە بەندەکانی خوای پەروەردگار لە لێخۆشبوونی خوای پەروەردگار ناومێد بکەین. ماوەسا ڕیاز کاتی خوای پەروەردگار کە دەفەرمێت دوعا بکەن بۆ چییە؟ هەر بۆ ئەو نییە مەگە کە دوعاکانمان قبول بکات. ئەی کاتێک کە دەفەرمێت تەوبە بکەن هەر بۆ ئەو نییە تەوبە بکەن لە تاوانەکانمان. ئەی من ئەمەم لە کوێوەی هێنا بەندەکانی خوای پەروەردگار کابرا کە زینایی کردووە ڕاستە کردەوەیەکی قێزەوەنی تاوانی گەورەی ئەنجام داوە ئەمە ئینکاری ناکرێت بەڵام خۆ کافر نەبوو خۆ بێباوەڕ نەبووە تازە کار لە کار ترازاوە دنیا تەپیوە بەسەریا ئەگەر دڵ و دەرونی حیا و شەرمی خوای پەروەردگاری تێدا بێت دنیا تەپیوە بەسەریا ئەگەر ئێمە ژوای لێ بکەین ئەوەندەیتر لە ڕەحم و لێخۆشبوونی خوای پەروەردگار ناومێدی بکەین. بەڕاستی زۆربەی کات ئەم خوشک و برایانە ڕێچکەیەکی دیکە دەگرن لەبەر تاوانباری ئێمە ناومێدیان دەکەین لە ڕەحمی خوای پەروەردگار ئەبێ ئەمە دەرچەیەکیان بۆ بدۆزینەوە. بۆچی ئێمە خۆمان کردوتە نوێنەری خوا لەسەر زەوی ئاتا زۆر بەداخەوە لەناو لەگەڵ ڕێزمان بۆ جەناب کۆمەڵی بانگخواز و مامۆستای ئاینی و لە تەنانەت ئەوانەی کە بانگەشە بۆ دینی خوا ئەکەن هەمیشە خەریکی بەخشینەوەی ڕەشبینی و ناومێدکردن و غەزەب و تووڕەیی و دۆزەخ و بۆ منە سزا و ناڕەحەتین. یعنی ئێمە بۆچی خۆمان کردوتە نوێنەری خوا لە کاتێکا خوای گەورە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم کە خوای گەورە ئەگەر 100 ڕەحمی هەبێ یان 100 ڕەحمی هەیە و ڕەحمێکی خستۆتە دنیاوە بۆچی ئەم خەڵکانە ئێمە ناومێدیان بکەین ئەم هۆکارە بۆچی ئێمە گرتومانتە بەر کە بەس خەریکی ڕەشبینکردنی خەڵک و ناومێدکردنی خەڵکین. بە دڵنیاییەوە زۆربەی کات ئێمە لە کاتێکا ئێمە شوانیش هەمووان بەندەی خوین ینی ئەمە خوای گەورە نەیکردوینەتە وەکو لە نوێنەر و پەیامنێری خۆی. زۆربەی کات ئێمە یا لە ئاەتەکانی قورئانی پیرۆز لە فەرمایشەکانی پێغەمبەری ئەکرەم یاخود ورد نابینەوە یاخود تێڕامانی وەک پێویستمان نییە بۆیان یاخود بە هەڵە لێکیان دەدەینەوە. بەڕاستی زۆر گرنگە ئێمە بە شێوەیەک بژین بۆ بەندەکانی خوای پەروەردگار نە خۆمان لێخۆشبوونی خوای پەروەردگار ناومێد بکەین نە بەندەکانی خوای پەروەردگار باشە گریمان خوای پەروەردگار جەل جەلالوه لە ئێمە خۆش نابێتن ئێمە ڕوو لە کێ بکەین داوا لە کێ بکەین تەقە لە دەرگای کێ بدەین. لێرەوە بینەرانی خۆشەویست دەڵێم موژدە بێت لە کاتێکدا هەموو دەرگاکانی سەر زەوی لێ داخرا زۆر کەسەی هەموو دەرگاکانی سەر زەوی لێ داخراوە لە ئاسمانە دەرگایەکی خوای پەروەردگار هەیە جەل جەلالوه بە هیچ کاتێک دا ناخرێت بەڕووی بەندەکانیدا تەنانەت بەڕووی ئەوانەش دا ناخرێت کە دژایەتی دینەکەی خوای پەروەردگاریان کردووە. کەواتە ئەبێ ئێمە ئەوە بزانین خاڵێکم بیر نەچێت ئەوابین کێن ئەوابین یەکێکە لە میراتگرە سەرەکیەکانی باشت ئەوابین کامانن ئەوانن گوناه و تاوان دەکەن پاشان داوای لێخۆشبوون ئاستی خوای پەروەردگار دەکەن گوناه و تاوان دەکەن دووبارە دەکەنەوە ناو گوناه ئیستیغفار دەکەن پاشان چەند جارێک ئەم تاوانە دووبارە دەبێتەوە هەر ئیستیغفار دەکەن بۆ لە پێشەوە وتم شەرمی خوا لە دڵیان هەیە خوای پەروەردگار لە ناخیانە زیندووە. لێرەوە ئەمێ بە خوشکان و برایانم بڵێم ئەوە لە شەوانی قەدرداین فێڵێکی شەیطان هەیە زۆرجار لە ئەهلی خراپە بەکاری دێنێت ئەڵێ تەوبە نەکەیت ئەکەویتەوە ناو تاوان ئەمە فێڵێکی شەیطانە زۆربەی کات هەتا سەرەمەرگ لە کابرای تاوانبارە ئەڕوات و لە سەرەمەرگدا تەواو شەیطان ئەزانێم کەسە هیچی پێ ناکرێت ڕۆحەکەی لێ وەردەگیرێتەوە و ئەمیش کاری پێی نەماوە شەیطان خواحافیزی لێ دەکات. کەواتە خوشک و برای موسڵمان ئەبێ ئەوە بزانیت وا گومان نەبیت کە تەوبەت کرد ناکەویتەوە ناوتاوان بە دڵنیایی وەردەکەویتە ناوتاوان بۆ لەبەر ئەوە ئێمە مرۆڤین ئێمە فریشتە نیمان ئێمە خوای پەروەردگار کاتێک ئێمەی دروست کردووە مخەیەرین بۆ ئەنجامدانی کاری چاکە کاری خراپە ئەمەوێ ئاماژە بەوە بکەم بەتایبەت لەم سەردەمەدا بەم چاوانەی خۆت هیچ کەسێک نابین لەسەر ئەم زەویەدا کە تاوانی نەبێت لە زۆر زۆر و لە کەم کەم
هەمومان بە پێی ئەندازەی خۆمان هەڵە و تاوان و خراپەمان زۆرە، هەمومان ڕووزەرد و خەجاڵتباین لە خزمەتی خوادا. کەواتە گرنگترین شت ئەوەیە کە مرۆڤ لەم شەوانەدا زۆر داوای لە خۆشببوونی خوای پەروەردگار بکات. آخر ئێمە زۆر بە خراپ لە مانای هەڵەت تێگەشتوون. بەڕاستی تاوانەکانمان چەندێ زۆر بێت، خوای پەروەردگار هەر لێمان خۆش دەبێت. ولله المثل الأعلى. ئەگەر بە نمونەیەک ئەمە نیشانی بینەرانی خۆشەویست بدەم، ئەگەر پاشایەک لە پاشاکانی جیهان لێبوردنی گشتی بۆ هەموو تاوانبارانی مەملەکەتەکەی خۆی دەربکات، هەمویان بێنێتە دەرەوە، زیندانیەکان خاڵی بکاتەوە، چی ڕووبەڵێن پاشا دەبێتەوە؟ سوێن بەخوای پەروەردگار. هەر بەدەستی ئەو کەسانە کە ئازاد کراون، بەدەستی ئەو تاوانبارانە مەملەکەتەکەی پاشا و دەسەڵاتەکەی لەناو دەبن. بەڵام کە دەڵێن خوای پەروەردگار لە ڕەمەزان و غەیری ڕەمەزاندا وەجهی ملیۆنان نەفەر لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکات بەبێ ئەوەی کەس توانای ئەوەی هەبێت مسقالە زەڕەیەک زیان بەخوای پەروەردگار بگەێنێ بۆ لەبەر دەسەڵاتەکانی سەرزەوی، پادشاکانی سەرزەوی دەسەڵاتەکەیان پەیوەستە بە ئەسباب و بە جەلاد و بە قامچی وەشێن و بە دەم و چاو سوورکردنەوە و کوشتن و خوێنشتنەوە. بەڵام خوای پەروەردگار ئێمە بمانەوە یاخود نا بە خۆشی خۆمان بیا بە پێچەوانەوە، کابرای بێباوەڕ پێی خۆش بەیان نا. دوجار ئێمە هەمومان مڵکی خوای پەروەردگارین، بە هیچ شێوەیەک توانای ئەوەمان نییە لە مەشیئەتی خوای پەروەردگار بچینە دەرەوە. ئەفو کاکداس خوای گەورە پێی خۆشە ئینسان گوناه بکە و داوای لێ بکە لێی خۆش بێ؟ پرسیارێکی زۆر جوانە. بە وردبوونەوەمان لە فەرمودەکانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام لەوە تێدەگەین ئەمە هەڵنانی مرۆڤە بۆ ئەوەی پاش ئەنجامدانی تاوان لە خوای پەروەردگاری خۆی دانەبڕێت. ئەمە پێمان دەڵێت مرۆڤ بە هیچ شێوەیەک توانای ئەوەی نییە لە حەدیثێکی پیرۆزدا هاتووە لە ڕۆژی دواییدا خوای پەروەردگار جەلە جەلالۆ باسی کەسێکمان بۆ دەکات تاوانێکی کردووە لە ژیانی دنیای خۆیدا، ئەڵێ خوای پەروەردگار تاوانێکم ئەنجامدا لە تاوانەکەم خۆش بە. پەروەردگار دەفەرمێ بەندەکەم تاوانێکی ئەنجامدا لە دڵەوە یەقینی هەیە کە خوایەکی هەیە لێی خۆش دەبێت کە دروستکەری ئەوە جوبارەی دەکاتەوە بە هەمان شێوە. پاشان خوای پەروەردگار دەفەرمێ لە ڕۆژی دواییدا موژدە بێ ئەی بەندەکەم تۆ لە ژیانی دنیای خۆتدا تاوانت ئەنجام دەدا لە دڵی خۆتدا یەقینت هەبوو کە پەروەردگارێکت هەیە کە خاوەنی تۆیە کە دروستکەری تۆیە کە ڕازقی تۆیە لێت خۆشە بێ، ئەوە موژدە بێت لە هەموو تاوانەکان خۆش دەبم و بڕۆ لە باشتەکەی خۆمەوە. یاخود لە کاتێکدا حەزەکەم ئاماژە بەم نمونەیەش بکەم پاش ئەوەی خوای پەروەردگار فەرمانی خستنە دۆزەخی یەک لە بەندەکان دەردەکات، پاش ئەوەی کە فریشتەکان دەیگرن و بەڕاکێشان بەرەو دۆزەخی ببن، بەندەکە زۆر بە شێوەیەکی سەرنجڕاکێش ئاوەڕ لە ذاتی خوا دەداتەوە جەلە جەلالۆ. خوای پەروەردگار دەفەرمێ بیوەستێنن بزانم بۆچی ئاوڕی لە مندایەوە. ئەفەرمێ پەروەردگارە من لە دنیادا بەو شێوازە زەنم بە تۆ نەبردووە. خوا دەفەرمێ ئەی چۆن گومانت بە من بردووە؟ فەرمووی بە هیچ شێوەیە گومانم بەو شێوازە نەبووە کە تۆ من بخەیتە ئاگرەکەی خۆتەوە. خوای پەروەردگار دەفەرمێ مادەم گومانت لە دنیادا بەو شێوازە بوو ئەوە موژدە بێت بڕۆ لە بەهشتەکەی خۆمەوە. ماسا لە فەرمودەشدا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ سوێندم بەو کەسەی گیانی محەممەدی بەدەستە گەر ئێوە گوناه نەکەن و داوای لێبوردن لە خوانەکەن خوای گەورەتان گۆڕێ بە میلەتێکی تر بۆەوەی ئەوان گوناه بکەن و دایم بەردەوام بۆ داوای تۆ بۆ و گەڕانەوەش بکەن. بە دڵنیاییەوە کاتێک مرۆڤ هاتە دنیاوە ئێمە هەمومان دووبارەی دەکەمەوە کاتێک پێغەمبەری خۆشەوی صلی الله علیه وسلم بە عایشە دەفەرمێت لە شەوانی قەدردا بفەرموو اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. ئەمە پێغەمبەری خۆشەویست پزیشکی دڵەکانە، چارەسەر دڵی عایشە و ئومەتەکەشی دەزانێت. ئێمە بە بەردەوامی گەورەترین وەزیفەی عمری ئێمە چییە؟ بریتێ لە ئەنجامدانی تەوبە. ئێمە زۆر ئەگەر عەفو لێبوردنی خوای پەروەردگار نەبێت لە کەمترین ساتدا ئێمە هەموو ساتێک لە بەردەمی لە ناوچوونێکی بەردەوامدا بڕۆینەوە سەر باسی شەوی قەدر. وەگەزانین لە فەرمودا هاتووە یان بۆ منە هەر لە قسەی کوردەواری خۆمانە هەیە کە ئەڵێ ڕۆژوگرتن تەنها خۆ برسیکردن نییە لە فەجرەوە بۆ مەغریب بۆ نمونەیان بۆ ئێوارە. کۆمەڵێ پرەنسیب کۆمەڵێ هۆکار هەن کە مایەی ئەوەن کە ئەم ڕۆژوە ساغ و تەندروست بێت لە دەست پاکی و زمان پاکی و غیبەت نەکردن و ئەم شتانە ئینا مرۆڤی وایە بۆ سەرنجام هەر برسێتی و توێنێتەکەی بۆ ئەمێنێتەوە. شەوی قەدری پیرۆزیش تەنها وەکوڵێ شەو بێداری و مانەوە لە مزگەوت و نەخەوتن نییە، لەوەچە کۆمەڵی هۆکار هەبن کە دوورمانەخەنەوە لە زیکر و یادی خوا بۆ منە لە گرنگی و ئەهمیەت و گەورەی شەوەکە دوورمانەخانەوە. ئەو هۆکارانە کامانن کە بۆ منە ئێستا بۆ منە هیوا هەیە
خەریکی پێشبڕکێەوە هیوایە خەریکی مۆبایلەکەیەتی لە مزگەوتە هیوایە خەریکی خواردنەوە هیوایە دێ لە مزگەوتەکە بۆ منە ئەخەوێ ینی وا ئەزانێ خەوی مزگەوتەکە ژەر بە عیبادەت بووێن ویستێ ئەو هۆکارانی کە ئەبنە هۆی ئەوەی گرنگی و بایەخ و گەورەی شەوەکەمان لە دەست بدایان کەمیان بکاتەوە ئەو هۆکارانە کامانن زۆر باش انشاءالله یەکشتم بەبیر چوو لە باسی تەوبەیە طبعا بینەرانی خۆشەویستان هەر بەندەیەک استیغلالی لێخۆشبوونی خوای پەروەردگار بکات زۆر خەتەرە لە ناو دەچێت زۆر کەسمان بینیوە استیغلالی لێخۆشبوونی خوای پەروەردگاری کردووە کاتێک دەزانێ مەلەک المەوت ڕێگەی پێ دەگرێت و مەجای تەوبەی نییە کەواتە نابێت کاتێک کە باسی لێخۆشبوونی خوای پەروەردگار دەکەین نابێ بەندەکان لێخۆشبوونی خوای پەروەردگار بۆ خۆیان استیغلال بکەن خاڵێکی تر ئەوەیە کە باسی تەوبە دەکەین حەق الناس بە تەوبە ناشۆرێتەوە بەشێکی حەق الناسەکە بە تەوبە دەشۆرێتەوە من بۆ نمونە پارەی کاگڕیازم بردووە حەقێکی ئەوم خواردووە پێویستە پارێکی ئەوم بە حرام خواردووە پێویستە گەرنی کاگڕیاز بە خۆم ئازاد بکەم یاخود مافەکەی بۆ بگێڕمەوە لێرەوە پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرام هەیە بۆ برا بازرگان و تاجرە ئیماندارەکان ئامان لە پارەی حرام خۆتان بپارێزن خوای پەروەردگار خۆی شاهیدە سوێن بە خوای پەروەردگار ئێوارە بە گیرفانی خاڵی بگەڕیتەوە نان و ئاو بخۆیت خۆڵ ناخورێت سوێن بە خوای پەروەردگار خۆڵ بخۆیت لەوە باشترە مرۆڤی موسڵمان 1000 دیناری حرام بباتەوە بۆ کەسوکارەکەی بۆ ئەبێ ئێمە ئەوە بزانین ژیانی دنیا هەر دەبڕێتەوە گرنگترین شت ئەوەیە مرۆڤ بەتای لەم قەیراندارایەدا بە شێوەیەک بژی ینی ئەگەر دوو شەرمەزاری بۆ پێشنیارکرا شەرمەزاری بەردەم خانەوادەکەی خۆی هەڵبژێرێت کە وەک پێویست نەیتوانێت لە خزمەتیاندا بێت و پێداویستەکانیان بۆ دابین بکات بۆ لەبەر ئەوە شەرمەزاریەکەی ئەولا بە هیچ شتێک پینە ناکەێت ئەبێ و قەناعەتەمان هەبێ ئێمە میلەتێکی موسڵمانین بەم شریعەتەوە جوانین بەم شریعەتەوە موسڵمانین ئەبێ ئەو ڕاستیە بزانین هەر گۆشتێک بە حرام بیگرین ئیلا دەبێ باجەکەی بدەین لە دۆزەخە کە ئەمەش گەورەترین شەرمەزاریە ئەها ئیبراهیم عەلەیهی سەلام خۆشەویستی خوایە دۆستی خوایە یەک لە نزاکانی دەفەرمێ وەلا تخزینی یەومە یوبعەثون پەروەردگارە لە کاتی زیندووبوونەوەی خەڵکەدا ڕسوا و شەرمەزارم مەکە بەڕاستی گەورەترین شەرمەزاریە خوای پەروەردگار جەلە جەلالوه فریشتەکانی خوا پێغەمبەرانی خوا هەموو مەخلوقات وەستاوە لەو لاشەوە دۆزەخ دەهێنن بە تووڕەییەکی زۆرەوە هەل لە دوورەوە هەڕەشە لە بێباوەڕان دەکات ئالەو ساتانەدا ئێمە کردەوەکانمان نیشانمان دەدرێتەوە ئالەو ساتانەدا کە چاومان بەکردەوە خراپەکانی خۆمان دەکەوێتەوە بەڕاستی ئەمە شەرمەزاریەکی زۆر گەورەیە کە ڕوبەڕوومان دەبێتەوە پێویستە وەکو موسڵمان خۆمان لێ بەدور بگرین بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەداخەوە ماوە سەڕیاز یەک لەو نەخۆشیە پیسانەی کەەوە شێرپەنجەی ناو خێزانەکانی لێ هاتووە گیرۆ دەبوونە بەدەست سێرکردنی ئەم دراماتورکی و بیانیانەوە من زۆر جار ئەسەڤە کێشم خەفەتە خۆم کاتێک کە دەبینم خەڵکە مولتەزیمەکەش مەشغوڵن بەم درامایانەوە بەڕاستی ئەهلی باتڵ بە سەدان فێڵ و تەڵەکەی خۆی چاکترین ئومەتی بێزار کردووە چاکترین ئومەتی خەریک کردووە باش زۆر جار بە درێژایی ڕۆژێکی درێژ و گەرم و توولانی من بە ڕۆژوم بەڵام پاش بەڕبان بەهۆی سیرکردنی ئەم درامایانەوە هەموو ئەو خێر و پاداشتە ئەدەم بە ئاوا کە بۆ ئەهلی ڕەمەزان دانراوە ئەمە جگەلەوەی ئەم درامایانە تاریکین بۆ سەر دڵدەوری مرۆڤی موسڵمان ڕۆژێک خوشکێک تەلەفۆنی کەوتی ماوەسا هیچ جۆرە کێشەیەکم نییە هیچ لە خۆم عاشق نابم بەس دڵم زۆر توندە زۆر ناڕەحەتم زۆر خەمبارم کە لە وردەکاریەکەی وردبوومەوە ئەڵێ هەموو شەوێک سەیری 4 ئەڵقە لەم ئەڵقانە دەکەم 3 سەعات بەلانی کەمەوە هەر زۆر بە ئاسانی وتی 3 سەعات بەلانی کەمەوە سەیری ئەهلی ئاگر دەکات 3 سەعات بەلانی کەمەوە سەیری ئەو کەسانە دەکات کە بەچکەی گاور و جوولەکەن کە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەفرینی لێیان کردووە بەڕاستی زۆر گرنگە مرۆڤی موسڵمان بەتایبەت لە ڕەمەزان و غەیری ڕەمەزاندا بەڕاستی ئەمە گەورەترین تەڵەیە کە بۆ ئەهلی ئیمان دانراوە ئەهلی کوفر بەم ئەڵقانە ئێمە دەخەوێتن یعنی زۆربەی کات ئەبیستم دەڵێن بە تەمەنەکانیشمان سەیری ئەم ئەڵقانە دەکەن بەڕاستی ئەمە موسیبەتێکی زۆر گەورەیە ناحاڵی بوونە لە شریعەتی خوای پەروەردگار غافڵ بوونە لە شریعەتی خوای پەروەردگار خوای پەروەردگار شەرم لە ڕدێن و ڕیشی سپی و پرچی سپی مام حاجەکان لە سەعات دەیشەوە ئەچین بۆ پارشێ و بۆ شەوی قەدر کە تەلەڤیزیۆنیانە سیرکردنی ئەم درامانش بۆ مەچ پەیوەندیەکی بە شەوی قەدرەوە هەیە ئێمە بۆەوەی بزانین ئەو هۆکارانی کە ئایا سیرکردنی ئەم درامە خراپانە کە نامۆن بە کەلتوری کوردی بە ئاینی کوردی بە زمانی کوردی وەکوڵێ هۆکارێکە بۆەوەی کە ئێمە نەتوانین شەوەکە بە زیندوی ڕاگرین یان چ پەیوەندیەکی هەیە لە نێوانیاندا وەک ئاماژەم پێکرد ئیمامی ئیبن قەیم دەفەرمێت ناو دڵدەروونی مرۆڤی موسڵماندا ناڕەحەتی و تەنگ و تاری و ناهەمواریەک هەیە باسی ئەو خشکە بڵێن دڵ چۆن تاری ناوێت 3 سەعات درامایانە دەکات ئەم ناڕەحەتی و دڵتەنگی و ناهەمواریە تەنها بە یەکشت دەشۆرێتەوە کە بریتیە
لە زیکر و یادی خوای پەروەردگار کەواتە زۆر گرنگە ئێمە پێشەکیمان هەبێ بۆ کردەوەی چاکە بە بەردەوامی پێشەکیمان هەبێ بۆ کردەوە چاکانی خۆمان پێشەکی کردەوە چاکانی خۆمان زیندوکردنەوەی ئەم شەوانە ئەسڵ جارە من ئەمەوەیە لە یەکی زۆرم هەیە لە مزگەوتەکانی خۆمانە بە شێوەیەکی گشتی لە سەعات 11-12 شەوانی قەدر زیندوو دەکەینەوە ئەسڵی شەوانی قەدر لە دوای نوێژی مەغریبەوە حتا مطلع الفجر دەست پێ دەکات نەک چەند سەعاتی کەم کەواتە زۆر گرنگە ئێمە لەم چەند ساعتانەدا کە چەند سەعاتێکە بەتای ئێستا کە شەوگار کورتە بە درێژایی شەوەکە لە خزمەتی خوای پەروەردگار دابین خاڵی تر کە بیرم دەچێت بەڕاستی زۆر ئەسەفی بێ دەخۆم وەکو وتم مام حاجەکانمان دایە حاجەکان سەری ئەمەڵقانە بکەن قەت ئەو نمونەیەم بیر ناچێتەوە باسی ئافرەتێکیان بۆ کردم تەمەنی 6 ساڵە سوێندی خواردبوو نوێژی عیشای نەکات تا سەری ئەڵقەی فڵان دەکات بەڕاستی ئەمە ناحاڵی بوون لە شریعەتی خوای پەروەردگار باش ئێمە کە ڕەخنە لە گەنجە خۆشەویستەکانمان دەگرین چاوی ئێمن کەسی ئێمن دڵسۆزین بۆ ئەوان ئەڵێن ئەم درامایانە قێزەون و حرامن بۆ ڕسپیەکانمان زۆر قێزەبوونن زۆر حرامن زۆر شتێکی ناشینە کە ئەوان بە دیار ئەم شتە ناشینەوە دابنیشن ئەمەوە ئاماژە بەوە بکەم بەڕاستی ئێمە دەبێ ئەوە بزانین کە ئەم درامایانە هەڕەشەیەکی زۆر جددین لەسەر کەلتوری ڕەسەنی کوردەواری کۆمەڵێک کەناڵ هاتوون شەڕەپاڵێکی زۆر ڕاستەقینە دەکەن لەگەڵ کەلتوری ڕەسەنی کوردەواریدا دەمەوێت بڵم جیاتیکردنی کەلتوری ڕەسەنی کوردەواری جیاتی خوا و پێغەمبەری خوا و ئاینی ئیسلامە لەوانەیە بینەران بڵێن بۆچی جیاتیکردنی کەلتوری ڕەسەنی کوردەواری جیاتیکردنی خوا و پێغەمبەری خوا و ئاینی ئیسلامە لەبەر ئەوە کەلتوری ڕەسەنی کوردەواری ئێمە کەلتورێکە ئیسلام بڕیوێتی بە قەستی ئیسلام قارسی کردووە ئەخلاقیاتی پێغەمبەری خوایە کە بۆ ئەم میلەتە ماوەتەوە خۆ لە جادەکانی لەندەن و بەریتانیا و دانیمارکەوە وەرمان نەگرتووە هەمووی لە مزگەوت و میحراب و منارەی مزگەوتەکانەوە وەرمان گرتووە بەڵێ مامۆستا وا دیارەکاتی بەرنامەکەشمان زۆری نەما بەس کۆتا پرسیارم ئەوەیە کە هەمیشە مرۆڤ کە سەفەرێکی توولانی یان بوونە کارێکی ناڕەحەت لە بەردەمیدایە پێویستی بە هیممەت بەرزیەگەیە لە سەرەتای ڕەمەزانەوە بۆمنە مرۆڤەکان ئەبنە دوو دەستەوە هەندێکیان زۆر بە گەشتبینی سەیری ڕەمەزانەکان لێن زۆر ئاسانە و هی ئەوە نییە و خوا یارمەتی دەمەواتە هیممەتێکی بەرزیە هەندێکیان هەر بۆمە گەرمای هاوین و درێژی ڕۆژ بڕستی لێ بڕیون هیممەت بەرزی لە شەوانی قەدردا کە مرۆڤ بتوانێت بە هیممەتێکی بەرزەوە ئەم شەوی بەسەرات تێپەڕبێت چ گرنگە و وەکو لە چ زەرورە بۆ شەوەکە بەڕاستی زۆر گرنگە ئێمە بزانین پرسیار لە ئیبن تەیمیە کە ڕەحمەتی ڕەحمەتی خوای لێبێ ئایا شەوی قەدر گەورەترە یاخود شەوی ئیسراء فەرمووی سەبات بە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵات وەسەلام گەورەترین دیاری خوای پەروەردگارە بۆ ئەو کە شەوی ئیسرایە بۆ ئومەتەکەشی لەبەر خاتی پێغەمبەری خۆشەویستە فەزلی خوای بەسەر ئێمەوە لەبەر خاتی پێغەمبەری ئازیز هیممەتی ئێمە بەرز دەکاتەوە کە شەوی قەدر بەم ئومەتە دراوە بە هیچ ئومەتێکی تر نەدراوە خاڵی دووەم کە هیممەت بەرزکەرەوەی ئێمەیە لە ژیانی ڕۆژانەی سەحاب و تابعین ورد ببینەوە لە گەرمترین ناوچەی جیهاندا ناڕەحەتترین ئەرکیان هەبووە لە ڕۆژدا بە شێوەیەکی زۆر ناڕەحەت ژیانی خۆیان گوزەراندەوە بێەوەی هۆکارێکی ئاسانکاری ژیانیان هەبێت بەڵام جەنگی بەدریشیان هەر لە ڕەمەزانە بەرپا کرد ڕاستە فەرمی بەدڵنیایە لە ناڕەحەتترین و گەرمترین ناهواتین کاتدا بەڵام دەبینی لەگەڵەوەی ساردکەرەوەیەک نەبووە گەرمکەرەوەیەک نەبوو هۆکارێکی گواستنەوەی ئاسان نەبووە ئەمە مەشەقەتە کەمترین و جۆری خۆراک و خواردەمەنی هەبووە بەڵام لە شەوەکەدا بە باشترین شێوە لە خزمەتی خوادا بوون خاڵێکی تر بە جوانترین شێوە لە شەودا کە چەندێک ڕۆژ ماندووی کردوون ئەمان لە خزمەتی خودداون بە جوانترین شەوەکەیان زیندوو کردێتەوە خاڵێکی تر کە بەرزکەرەوەی هیممەتی ئێمەیە ئێستا کە لە کاتی بەربان نزیک دەبینەوە زۆرێک لە خانەوادەکان ئەگەر چاو بەسەر سفرەکەیاندا بگێڕن لەوە تێدەگەن کە ساڵی پار کەسێک یا دوو کەسیان لەگەڵ دابوون ئەم ساڵ غیابن بارگەوبنەیان بەرەو قیامەت پێچایەوە ئەجەر دەرفەتی نەدان کە بەم بە ڕەمەزانە بگەنەوە پارەکە لەگەڵمان تەراویحیان دەکرد شەو نوێژیان دەکرد دوعا و پارانەوە بەڵام ئەم ساڵ لەژێر خۆڵدان ئاماژە بە شتێک بکەم دوێنێ دۆستێکم باسی خوشکێکی کرد ئافرەتێکی موسڵمان بە درێژایی ئەم ڕەمەزانە دەگری چاوی لە فرمێسک خوش نابێتەوە هەموو جارێ دەڵێ من پارەکە لەسەر قاچی خۆم بووم تەندروستیەکی باشم هەبوو بە قاچی خۆم هەموو شەوێک دەچوون بۆ تەراویح بە دەستی خۆم ئاوم دەبر بۆ خوشکەکانم کە لە مزگەوت تەراویحیان دەکرد ئێستا بەردەوامی دەگری ئەڵێ تۆ بڵێ خوای پەروەردگار قاچەکانم پێ بداتەوە تا وەکو جاران بچمەوە بۆ مزگەوت و ئاوە ساردەکەش لەگەڵ خۆمدا ببەمەوە بۆ خوشکەکان بەڕاستی ئەمە نیعمەتێکی گەورەیە پێویستە هیممەتی ئێمە بەرزکاتەوە داواکان خوای پەروەردگار شیفای ئەم خوشکەمان بدات انشاءالله. مامۆستا کاتێ مرۆڤ کە چاکەیەک بەرامبەر بە دۆستەکانی ئەکا هەست بە چێژێکی معنەویەکە بۆ منە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کە مرۆڤی موسڵمان ڕۆژوەوان هەست بە دوو خۆشیەکایکیانەوەی کە بۆ منە ئێوارە ڕۆژوەکەی دەشکێنێ یەکیشانەوەی کە لە ڕۆژی قیامەتە بە خوای خۆی ئەگاتەوە و داوای پاداشتی ڕۆژوەکەی لێەکە
کاتێک ئێمە شەوی قەدرمان بەنسیب ئەبێ کە لە فەرموودا هاتوۆیان بەپی دەقی قورآنی پیرۆز خێری 1000مان یا 83 ساڵی هەیە بۆ بەندەواتە 83 ساڵ عیبادەت زیادکردن 83 ساڵ عیبادەت بخەیتە سەر حسابی عیباداتی بەندەیە لەوەشێ لە ڕووی معنەویەوە هەستێکی گەورە کە خۆی وەکۆڵی خۆی بەچاوی خۆی نەبینێ بەڵام ئەم هەستە دروست ئەبێ بۆ مرۆڤی مسلمان کاتێککە 1000 مانگ عیبادەت بۆ حساب بانقیەکەی بۆ حسابی عیبادەتەکانی زیاد بێ هیچ ئاسەوارێ هەستێک شتێک درک پێکا کە شەوەکەی بەنسیب بۆ یام هەر شتێکی نەزانراوەوە ڕاستی پێویستە مرۆڤی مسلمان ئەگە خوای پەروەردگاری بە گەورە گەروە ئامانجێکی هەبوو بۆ زیندوکردنەوەی ئەم شەوانە یعنی بەس تام و چێژەکەی بەس ئەوەی کە خوای پەروەردگار منەت بەسەر ئێمەدا دەکات گەورەترین فەزڵە کە لە ژیانی دنیای خۆماندا یعنی ئەگەر لە پاش لەیلەتول قەدر لەم سەردەمە خراپەدا مرۆڤی مسلمان هیچ شتێکی بەنسیب نەبێت لە سەلامەتی ئیمانەکەی و باوەڕەکەی لەم سەردەمی خراپ و فەسادەدا ئەوە گەورەترین نیعمەتە کە خوای پەروەردگار بە بەرەکەتی ئەم ڕەمەزانە و ئەم شەوە پیرۆزانە پێمانی دەبەخشێت. زۆر باش ماوەساییان زۆر سپاس دەکەین خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست بڕگەی بابەتی ڕۆژ کە تایبەت کرابوو بە پێشوازیکردن لە شەوانی پیرۆزی قەدر حەزەکەین لێرەوە داوا بکەین لە خوای پەروەردگار کە لە گوناهەکانمان خۆش بێ و بەو شەومان بگێنێ ئینشاءالله کە شەوێکە تێیدا زەوی تەسک دەبێتەوە ئەوەندە مەلائیکەت دادەبەزنە سەر زەوی هەروەها پەرستشی 1 سەعات یاخود 1 کاتژمێر لەو شەوەدا بەرامبەر بە 50 ساڵە و بۆ 1 دقیقەش بە هەمان شێوە بەرامبەر بە 50 ڕۆژە بۆ 1 سەعات بەرامبەر بە 8 ساڵە و بۆ 1 دقیقەش بەرامبەر بە 50 ڕۆژە کە تێیدا بە شەوی قەدر ناوزەند کراوە ئەگەر مسلمانێک یاخود کەسێک یەکجار بڵێت ئەستەغفیرڵڵا وەک ئەو وایە لەو ڕۆژێ لەدایک بووە تا تەمەنی گەیشتووەتە 84 ساڵ ئیستیغفار و تەوبەی کردووە ئینشاءالله ئومێدەوارین خوای پەروەردگار بۆ شەومان بگێنێت و شەوی قەدر بە ئێمە بگێنێت و ئێمەش بۆ شەو بگێنێت ئینشاءالله. زۆر سپاس بۆ جەنابی مامۆستا کاروان ڕەشید محیەدین بانخواست سپاس بۆ کاک ڕیازیش بە هەمان شێوە سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون تا ئەم ساتە وەختە ئینشاءالله پاش ناو بڕێک دێنەوە خزمەتان بۆ ئەوەی بڕگەی پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەمخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆستان پێشکەش بکەین لەگەڵمان بن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. واردن بێت و خرمەی بێت خێرە نا خرمەی دێ گێدەرە گێدە خرمەی دێ نانی تێریە میزەڵانە لوسی ئاشکرای کاودێ تربێ دەرکێنا خرمەی سیلوسی بخۆشان هەڵتەکێنا خرمەی خۆشە و تەمی خۆشە و بۆنی خۆش جب سیلوسیم زۆر کڕێوە بەشی تۆ خرمەیە جبسی لوسی. کۆمپانیای سەمە سومر. کۆمپانیای سەمە سومر بۆ بەرهەمی شیرەمەنی ئەوروپی. کۆمپانیای سەمە سومر تاکە بریکاری باوەڕپێکراوی شیرەمەنی ئەوروپیە لە سلێمانی بۆ سەرجەم مارکەکانی ڕۆنا و IBC بە تام و تەندروست. یەکجار تاقی بکەرەوە بۆ هەمیشە بێتە هاوڕێی خوانەکانتان. ناونیشان سلێمانی تەنیژ مزگەوتی گەورە. کۆمپانیای سەمە سومر.
جامێکی جیاواز بنۆشە. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز، ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە، حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شقامی باسنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 7650 070 955 7660. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگەربوونەوەی قەیرانی دارایی، بەیزا بە هەمان شێوەی ساڵانی پێشوو بەردەوام دەبێت لە فرۆشتنی کاڵەکانی باقیستی 8 دەمان. تاقمی ژووری میوانی مۆدێرن و کلاسیک بە باشترین کوالیتی، ژووری نووسنی دوونەفەری، سێتی نان خواردن، ژووری نووسنی گەنجان، هەموو پێداویستەکانی مۆبیلیاتی ئۆفیس و هەروەها دروستکردنی کەوانتەر بە نوێترین دیزاینی تورکی و جیهانی، دانانی پارکێت و دروستکردنی جەرگا و پەنجەرەی PVC. بەیزا مامی هاوڵاتیان. پاکەرەوەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی قاپ، کەفێکی زۆر و بۆنێکی خۆش، خاوێنکردنەوەیکی تەندروست. تایبەتمەدی پاکەرەوەی ڤەتەن 1 دانە لە ڤەتەن بەرامبەر 3 دانێ لە پاکەرەوەکانی تر. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی مافور و فەرش و مۆکێت دوای خاوێنکردنەوەی بە گەسکی کارەبایی. ڤەتەن گشت لە کەوپیسی چەوریەک لا ئەدات و نوێ ئەکاتەوە. بۆ ئەم بەهارە با جلوبەرگەکەت بە پاکەرەوەی ڤەتەن نەرم و بۆن خۆش بکرێت تا جیاواز بیت. خانمی بەڕێز، بۆ ڕیمەجاری هەراسانی کردویت لە جیران، پاکەرەوەی ڤەتەن بە دڵنیایی بەکاربێنن. قەنەفە و مێز و کورسی و گشت پێداویستەکانی ناوماڵ بە پاکەرەوەی ڤەتەن پاچیان بکەرەوە. بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق فاسی ڤەتەن بە بۆنی خۆش گەیشت. بۆ ئەوەی جلوبەرگەکانت بێ لەکە و هەمیشە پاک بێت، فاسی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی چەوری سەرتەباغەکانتان کە هەمیشە جوان و تەندروست دەبێت. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی کلسی کتری و چادان و مەخسەل و بانیۆ کە خەونی زۆری ئافرەتان بوو. ئامەشمان چارەسەر کرد بە مارکەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن لە سەرتاسەری تورکیا بەکاردەهێنرێت چونکە باشترینە. ئەوانەی ڤەتەن بەکاردەهێنن هەرگیز نایگۆڕن، دووبارە دەیکردنەوە. نرخی گونجاو باشترین کوالەتی پاکەرەوەی ڤەتەنە. خاوەن چەندین بڕوانامەی نێودەوڵەتی لە سەرتاسەری جیهان. بە هەمیشە ماڵەکانتان خاوێن و بۆن خۆش و تەندروست بێت بە پاکەرەوەی ڤەتەن. گەر بە دوای کوالێتێکی بەرز دەگەڕێی، بەرهەمەکانی پاکەرەوەی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن ماڵەکانتان بە خاوێنی دەهێڵێتەوە. سیرکەن. ئۆ بەدڵی نەبوو. ئەم خاتوونە ویستی خواردنێکی خۆش دروست بکات. بەڵام هاوسەرەکەی دیسان ڕازی نەبوو. هەوڵیە زیاتر فێر بێ و شتی تر تاقی بکاتەوە. بەڵام دڵنیا بوو ئەم جارە خواردنەکەی خۆش دەرەچێت. ڕێگای زۆری تاقی کردەوە و سوودی نەبوو. تا لە ڕیستۆرانتەکەی شێفکاوە نانیان خوارد و سەرسام بوون بە خواردنەکانی. پرسیاریان لێ کرد سەرچاوەی ئەم تام و چێژە چییە؟ ئەویش بانگی کردن بۆ چێشخانەکەی خۆی و بەرهەمەکانی ئەسپی ڕەشی پێناساندی. ئەو زۆر گرنگی بە کوالیتی خواردنەکانی ئەدات و هەر بۆیە پێی وتن بەرهەمەکانی ئەسپی ڕەش بەکاردێنن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد ربنا وآتنا ما وعدتنا
إنك لا تخلف الميعاد بسم الله الرحمن الرحيم دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان و بڕگەی پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لە ئێستادا پێشکەش دەکرێت بە ئامادەبوونی لیژنەی زۆر بەڕێز و خۆشەویست کاک شێخ حسێن و کاک دکتۆر ئیسماعیل و کاک دکتۆر مەحموود، هەروەها دوو میوانی خۆشەویست ئەمڕۆ ئامادەن و دوو بەشداربووی پێشبڕکێکەمان لێرە ئامادەن کە میوانی یەکەم کاک ئوسامە یاعقوب عەبدولکەریمە لە شاری سلێمانی و میوانی بەڕێزی دووەمیش لە شارە خۆشەویستەکەی کەرکووکەوە تەشریفی هێناوە کە مامۆستا محەممەد ئیسماعیل محیەددینە بەخێر بێن سەرسەر و سەرچاوان، خوای گەورە سەرکەوتویان بکە ئینشاءالله، ئومێدی خوێندنەوەیکی جوانیان بۆ ئەخوازین و ئومێدی ئەوەژە خوازین لیژنەی بەڕێزیش بە هەمان شێوە تەحکیمێکی باش و ورد و دقیق بۆ خوێندنەوەکەیان بکات بە پشتیوانی خوای گەورە. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئێستا دەچینە لای کاک شێخ حسێن ئەگەر تێبینیەک وردەکاریەک یاخود هەر بابەتێکی هەبێت لەسەر بەشداربووانی خۆشەویست حەسکە شتێکیان پێ بڵێ لێرەوە کاک شێخ ئەدوێنین. سڵاو لێبێت کاک شێخجان، جەنابتان تێبینیەک شتێکتان نییە بۆ ئەو خۆشەویستانی کە ئەمڕۆ بەشدارن و مەسەلەن چیت پێ باشە پێیان بڵێ بۆ ئەوەی باشتر بتوانن ئەدای خۆیان بکەن؟ سڵاوی خوا لێوەش. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على سيدنا ومولانا رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. خواهی گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکمان ئینشاءالله قبولکە لە مانگە پیرۆزەدا. خۆشەویستان و ئازیزان، حەزەکەم چەند تێبینیەکی ورد و بەپەلە، ئەوش ئەوەیە یەکێک لەو تێبینیانە مەسەلەی نەفەس وەرگرتنە. تکام وایە لە هەر خۆشەویستێک بە هەر شێوازێک ئەخوێنێ مەدرسەی عێراقی یاخۆ میسری نابێت بە هیچ جۆرێک نەفەس لەو بەینانە هەڵکێشێت و نەفەس وەرگێت، چونکە ئەبێتە هۆی شکاندنی نمرە. ئەمە یەک. دوو، خۆشەویستان و ئازیزان، بە مەقامێک بخوێنە مەئلوف بێ، یعنی ئەگەر بە عێراقی خوێنی ئیبتەدئ بمەقام مەئلوف، یعنی ناسرا و مەعروف بێ کە قاریئە گەورەکانی عێراق پێیان خوێندووە و بە میسریش عینیشت. ئینشاءالله ئێمە من و هاوکارم کاک دکتۆر ئیسماعیل و برای بەڕێزم کاک دکتۆر مەحموود کە هەر یەک لەوان دادوەری تەجوید و وەقف و ئیبتیدان، ئێمە بەپێی ئەو کتێب و ئەو لائحە نێودەوڵەتیانە و ئەو شێوازە ئەکادیم و علمیە کە زانایان دایان ناوە بۆ نمرەوە بۆ مەسەلەی شکاندنی نمرە لەو کەسێک کە بەشداریەکە لەم پێشبڕکیانە کە لەسەر ئاستی جیهان چەندەها پێشبڕکێمان هەیە، نێودەوڵەتیمان هەیە و مەحەلیمان هەیە لەسەر ئاستی عێراق و ئەوانە، ئێمە بەپێی لەوائحی دەولی دەرەجە ئەشکێنین. بۆ نمونە ئێمە ئەم کتێبەمان هەیە بەڕێزان لە ڕووی شکاندنی دەنگ و ئاواز بەپێی لایحەی دەولی، ئەمە ستانداردە لەسەر ئاستی جیهانی. لائحة المشاركة والتحكيم في الاحتفال الدولي بتلاوة القرآن الكريم وحفظه كوالالمبور ماليزيا كبندا بيش رمضان من بجدار بوملبي. أما لائحة دولية متفقة الآن عالمي إسلامية للروي تجويدي تيايا ووقف الابتدائي تيايا وصوت نغمي تيايا مشتكي تيارون كراوته لبرو إن شاء الله ما حق ما في كز ناخوين، وإن شاء الله هركز شوازكي جوان وأدائكي باش بكات ببيقمان ئەوە براوەیە، ئەوە کە ئەدای جوان لە ڕووی تەجوید، لە ڕووی وەقف و ئیبتیدا، لە ڕووی دەنگ و ئاواز، ئەوە ئینشاءالله براوە و ئینکان ئینشاءالله هەموو ئەوانەی کە بەشداریان کردووە هەمویان هەر براون. خوای گەورە هەموو لایەک موفق بکات. دەستت خۆش بێ، خوای گەورە پاداش بداتەوە. خۆشەویستان، ئەچینە لای بەشداربووی یەکەم کە کاک ئوسامە یاعقوب عەبدولکەریمە لە شاری سلێمانیەوە بەخێری هێنین و هیوای سەرکەوتنی بۆ خوازین. کاک ئوسامە بەخێر بیت، ئامادەی ئینشاءالله گرفتێک هیچ شتێک هەیە حەزت لێ بێت تێبینیەک باسی کەیت؟
دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم هیوادارم سەرکەوتوو بن دەستخۆشین بۆ مامۆستا وەڕێدانەش هەیە کە بە درێژەیان ماوەی هیلاک بوون لەگەڵ بەشداربووەکانە. دەستخۆش ئەگەر ئامادەی فەرموو دەست پێ بکە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. مثل الفريقين كالأعمى والأصم والبصير والسميع. هل يستويان مثلا أفلا تذكرون. ولقد أرسلنا نوحا إلى قومه إني لكم نذير مبين. ألا تعبدوا إلا الله فقال الملأ الذين كفروا من قومه ما نراك إلا بشرا مثلنا وما نراك اتبعك إلا الذين هم أراذلنا بادي الرأي وما نرى لكم علينا من فضل بل نظنكم كاذبين. قال يا قوم أرأيتم إن كنت على بينة من ربي وآتاني رحمة من عنده
وآتاني رحمة من عندي فعميت عليكم أنلزموكموها وأنتم لها كارهون ويا قوم لا أسألكم عليه مالا إن أجري إلا على الله وما أنا بطارد الذين آمنوا إنهم ملاقو ربهم ولكني أراكم قوما تجهلون ويا قوم من ينصرني من الله إن طردتم أفلا تذكرون ولا أقول لكم عندي خزائن الله ولا أعلم الغيب ولا أقول إني ملك ولا أقول للذين تزدري أعينكم لن يؤتيهم الله خيرا الله أعلم بما في أنفسهم إني إذا لمن الظالمين صدق الله العظيم. دەستەکانت خۆش بێ کاکە ئوسامە یاعقوب بارەکە الله فیک خوای گەورە پاداشت بداتەوە ئینشاءالله. بەڵێ خۆشەویستان کاک ئوسامە یاعقوب لە شاری سلێمانیەوە ئەو ئاەتانەی بۆی دیاری کرابوو خوێندێەوە و ئێستا دەچینە لای لیژنەی بەڕێز بوو ئەوەی هەڵسەنگاندنی بۆ ئەنجام بدەن. کاک دکتۆر مەحموود جەنابتان. بناوی خوای بەخشندەی مهرەبان درود و سەلام لە سەرگیانی پاکی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه و سلم و گیانی یار و یاوەرانی و شوێنکەوتوانی بە هەتا ڕۆژی دوایی. دەستخۆشیمان هەیە لە برای بەڕێزمان کاک ئوسامە دوعای موفەقیەت و سەربەرزی بۆ خوازین
ماشاءالله دەنگێکی خۆش نەغمەی تایە ئاوازی خۆشی تیا هەیە بەڵام خۆزگایە لەگەڵ ئەوەدا هەوڵی بدایە لای مامۆسایەک چەند جارێک ئەم چەند ئاەتەی کە بۆی دیارێکرێ یان هەوڵی بدایە خەتمێکی قورئان لای مامۆسایەکی شارەزا بە وردی بکات چونکە دیارە هەندێک حاڵات هەیە لە ڕوانگەکەی منەوە نابەست لە هەندێک ڕوانگەی ترەوە کە پێویستە کاکە ئەم ڕوانگانە هەمویان پێویستیان بە مامۆسا هەیە بەتاکید و تۆ ناتوانانی لای لیژنەی داوەرەکان قورئانەکەت بخوێنی بەس دەتوانی مامۆسایەک بدۆزیتەوە لەم چەند ڕۆژە ئیستیفادەی لێ بکەی ئەو مەقطعی بۆ دیارێکرێ قورئانەکەی لا بخوێنیتەوە بۆی هەڵەی گەورەی تیا نەکەیت گینا وەکو دەنگ وەکو مەخارج وەکو صیفات ماشاءالله جنابەت مشکلت کەمە لەو شتانەدا بەڵام هەر هەڵت هەبوو بەنسبەت حاڵەتەکانی وەقف و ئیبتیداوە ئەو ئاەتانی بۆ بەڕێز دیاری کرابوو ئاەتانێکی تۆزە درێژ بوون و شوێنی وەستان علاماتی لەسەر نییە لە هەندێک شوێنیانە بۆیە پێویستی بە زیرەکی قورئان خوێنە بزانێت لە کوێیە بۆ وەستێ باشە یاخود پێویستی بە پرسیار هەیە ئەو شوێنانەی تیا ئەوەستای پێی ناوترێ وەقفێکی غیرە مناسب چونکە دیارە وەقفی اضطراری وەک باسمان کرد وەقفی ناچاری وەستانی ناچاری ئەوەیە کە قورئان خوێن هەناسەی پێ نامێنێ کە خۆ هەناسەی پێ نەما ئاعتیادی بێ وەستانێ بکەی لەوە باشترە کە نەفەس بکێشی سەرەتا لە ئاەتی 27دا وما نراك إلا بشرا مثلنا دوات الراسخو دست بيكردو وما نراك اتبعك زانان وافر من گونجاوتر و ئەگەر شوێنێک شوێنی وەستان نەبوو بگەڕێتەوە سەر مەقطعی پێشتر ئەگەر مەجاری تیا هەبوو ئەگەر شوێنی گونجاوی تیا هەبوو وا باشترە خاصەتەن کەمانە عەطفە بنەوە سەر یەکتر باشتر وا بوو گەڕێتەوە پێشتر هەروەکو لە مەقطعی دوایەوە وما نرى لكم علينا من فضل بل نظنكم كاذبين بەڵام وەک باسم کە ڕەنگە جنابەت بە ڕۆژووبی ئەوەش کاریگەری لەسەرەوەی کە نەتوانی زۆر بگەڕێتەوە هەناسەت لەوانەیە ماندوو ببێ بۆیە جاریوان ناچاری ئەو جۆرە وەقفە بکەیت و ئەو ئیبتیدایە بکەیت بە هەمان شێوە لە ئاەتی 28دا فعميت عليكم لە پێشتر لە من عنده وەستایت کە دیارە وەقفێکی ناچاری بۆ گینا گونجاو نیە ئەوێ دواتر خوێنتەوە جارێکی تر لەوە ئاتانی ڕەحمەتە من عنده فعميت عليكم لەوە جارێکی تر وەستایتەوە کەواتە لە ئاەتی 28دا ئەگەر بتوانیە بەدوو بە یەک وەستان بڕۆشتیایە بەسەری باشتر بوو لە عميت عليكم بۆ وەستایتە نەک دووجار وەستانی تیا بکەیت لە من عنده دوای دەست پێ بکەیتەوە کۆتە ئاەتیش بە هەمان شێوە وتمان مقطعنا عطف ابن وسريك لا أقول إني ملك ولا أقول للذين تزدري أعينكم لن يؤتيهم الله خيرا باشتر وایە لەو عطفانە جاری کتر مەقطعەکەی پێشتری لەگەڵ بڵیتەوە نەک ڕاستەوە خۆ لەو شوێنەوە دەست پێ بکەیتەوە هیوای سەرکەوتن بۆ خوازم خی گەورە مۆفەقی کاکار گوسام بەڵێ کاشە سنگیان زەنابتان دەستخۆشیمان هەیە بۆ برایی ئازیزمان کاکە ئوسامە یعقوب عەبدولکەریم طبعا هەرچەند ئاەتەکانی درێژ بوو بەڵام هیلاکیەک بە دەنگەوە دیار بوو و ئیلا کاکە ئوسامە دەنگی خۆشە و مەساحەی سەوتیشی زۆر باشە طبعا لا إني لكم نذير مبين أما ليرا زور وقفك جواني كرت وحركك جوان بو طبعا وكو صوت بقرار وجواب والنزيق لجواب جواب بو يوو الحمد لله أدائك جوان بو لروي النغمي شوا بيات التوسط وات الشوري طبعا بيات التوسط حسب كما مرور كردنا يبم بيات لمصرية سي جوري ليدروس به بيات الشوري بيات حسيني بيات النوى نوا أثريش هي أثر كرديش هي أما نشمان هي بس أثر كرد لنا هوان دون زيكن لب قراءة عراقية في فروع بيات زورة بياتي توسط شوري خوان دعاي سيقاي خوان دعاي حجازي خوان حجاز كاريشي خوان حجاز كار لدنگ برس كدنويكا خوان دي طبعا يمد دعاي بينج مقام مان كردبو بيات سيقا حجاز أم سي مقامي خوان دوا لەگەڵ دوو فەرعیە طبعا دوو فەرعەکە چونکە سەر بەخۆین حسێب ناکرێ ینی ئەبوایە 5 مەقامی بخوێندایە کاکە ئوسامە چونکە ماشەڵڵا نەسەکە زۆرە جانبی ڕخنە لە سەوتەکەیە عەفوان 5 مەقام بۆی هەیە هەر مەقامێک بێن ئەو 5ش دیاری کراوە نا لە کۆ چ مەقامێک ئەخوێنێت دەست پێ بکە حتى أتواني ولو لا قارئ مصري زياتر سيركي للمدرسة المصرية ببيات دس بيكن ولكن بون من لم لا حاجة أماجم بيكت عليه بهر مقام دس بيكا ملزمة بكوي 5 مقام بخواني يتر بهر مقام دس بيكا كيشني حزكا بنا هوان دس بيكا دواتر بو مقام طايكا بو مقام مش طايكا باشترا طبعا هو مرجدان راو طبعا لبادي الرأي كوتا نشازو
ئەگەر خۆی بچێتەوە ئینشاءڵڵا بچێتەوە گوێی لێ بگرێ بسبێنێ ئەتوانێت ڤیدیۆکە لە سایتی پەیام هەیە لەوێ ئەتوانێت گوێی لێ بگرێتەوە بە جوانی بادی الرأي مثلا الله إلا الذين هم أراذلنا بادي الرأي بۆ ئەوەی هەم حەقی تەجویدەکەت نەفەوتێ هەم حەقی سەوتەکەیشت نەفەوتێ چکە کەوتت بادی الرأي ئەبێ بە سەوت غەیر لەحنی ئەمە لەوێ ئەنولزیمکوموها کاریهون هەردووکی نەشازی تیابوو بە تایبەتی کاریهون بۆ لەبەرەوە ئینقیتاعی نەفەسەمێ نەفەسی نامێنێ چونکە من پێشووتریش چەند جارێک باسم لەوە کردووە خەڵکانێک کە تۆ يعني اعتبار بۆ ئەو بکە کە لە بەردەم جمهورێکە خوێنی يعني ئێستا خەڵکانێکی زۆر لە ناو دەرەوەی هەرێم ئەمە بینن محاولە بکە جمهور سەیری چیەکە کۆتا ئاەت قفری ئاەتەکە تۆ چی لەکەی ماهماکە نەفەست درێژ بێ سێ سەتریش بەیەک نەفەس بخوێنی ئەوان کۆتایەکان پێمە بەستە هەر بۆ ینی حەلاوەتەکە هەمووی کۆ بێتەوە لە قفری ئاەتەکە کە ئیکەی ئەگەر لێوان نەشاز بکەی زۆر ناخۆشە بێت ینی حتا لەسەر دڵی بینەرانیش حەزەکەن ئەو دەنگە خۆشە چۆن بیدایەتەکەی خۆشە ناوەڕاست و کۆتایەتەکەیش هەروە خۆش بێت کاشێک بۆ یەک قاری ئەمەستەکان کە ئەخوێنن قفلی ئاەتەکانیان ئەگەر زۆر خۆش بێ ئەڵایەکی زۆر خۆش حتمما وایە شەد نییە نەفەسی کاک مەحمودیان شەد نییە نەفەسی وا هەیە ئیلا نەفەسی درێژی پێمە بەستە نە نەفەسی درێژنا وەقف لە شوێنێکا بکە وەکو جەنابی کاکتۆر ئاماژەی پێکرد کە کۆنجابێ لە شوێنێک دەست پێ بکەرەوە کە گونجاو بێ اینجا لە کاریهون و ئەنولزیمکومەها لەوێ هەر کەوتە نەشازەوە لە تەجهەلون كوت النشاز إني ملك انقطاع النفس مع النشاز إني ملك بوي النبيت لن يؤتيهم الله خيرا لما حاسم كد هنيك لدنتها وغريق لصوتها بو إلا ما شاء الله مساحي صوتي مروني صوت هندق لزخرفي صوتي للدنيا هابو أداء أكيد جوان بخواي قورا موفقك إن شاء الله دستكان خوش به بەڵێ کاک دکتۆر ئیسماعیل گیان فەرموو پێویستە ئاگاداری ئەحکامی تەجویدیش بی لەگەڵ سەوت خۆشیەکەتان دەست پێ بکەین لە بسمەلەوە محاولە بکە لە پیتی ڕائە بسم الله الرحمن الرحیم لە کاتی ڕائەکانە لێو کۆمەکەرەوە ئەم شێوازە هەڵێ بسم الله الرحمن الرحیم باش عیزەکەم ئەوە یەکەم دووەم بعام ئاگاداری صفەتی تەفخیم بە صفەتی تەفخیم لە حروفی ئیستیعلاء هەمانە لە پیتی ڕائە هەمانە کە ئەگەر مفەخەم بێت لە حاڵەتی تەفخیم ما بێت و لە حرفی ئەلیفا کە لە دوای ڕائە مفەخەمەکە و لە دوای حروفی ئیستیعلاء ئەوە دێت و لە نونی مخفاتە کە لەگەڵ لە کاتی پێنج حرفی ئیستیعلاء مانەیە کە ئەو پێنج حرفە کاتی نون تووشی ئیخفا بێت لە دوایانە مەقسەد بەدوایانە بدوای نونەکەیە دێ غونەی نونەکە ئەوی بە هەماشەوە تەفخیمەکرێ ئاگاداری حرفی عین بە پیتی عینەکانە ضعیفە محاولەکە لە قورگ و دەریکە بەم شێوازە عو عی بەنمونە لە تەزدەری ئەعیونکم باشت هێنا ولا أقول للذين تزدري أعينكم باشا بلام قد بين ألا تعبدوا قرب لمخرجك هي النكدوة يعني مخرجك يعني نيو قفليتيها يعني كم يقل مخرجك لك هي درشوني حرفك لمخرجك كم يقفل به أو هيك صفتي لا لما أنا زاني ما دام لما أنا زاني لوش أنا أوزاني أو محاولون كدوة أقول ليش أنا أوزاني أمور وما نراك اتبعك هاي محاولك اتبعك وما نراك اتبعك عينك واضحنية تقلبت لقال همزة يعني كأنما مخرجك جوان اعتمادي ناكي تسر صوتك عميقة لقرقو لوصلي حلقة ودي بأقداري بيجو أقداري زمني غنو بعم أقداري زمني غنبا لهندي حالة الروشتيت يعني ميكي مشدد هر شدكي دوتو الروشتي بس يعني نابت أول الإخفاء كانت بها ماشية
ئاگاداری زەمەنی مەدەکان بە هەندێک جاریوار ڕێک مەخسە مەدێک کەمتر کۆتایی ئاەتەکان مەخسەبەنم لە تۆ میمت هەیە إني أخاف عليكم عذاب يوم أليم أليم ئەو سەوتە زۆر خۆشە بۆ تایبەتی بۆچی غونەی میمەکە ڕاستە ساکینە بەڵام تۆ بە خاوی ئەخوێنێ بێ صفەتی غونەکەی واضح بێ نەک بڵێ ئەلیم لە دووسێ شوێنە باسی لەحنە جەلیەکان بکەین ويا قوم من یەکەمیان ئەنولزیمکموها میمەکە مەضمومە میمی یەکەمیان میمی دووەمیان بە دوای واوی مەدی هاتووە جەنابەت کە خوێنتەوەم شێوازە خوێنتەوە فعميت عليكم أنلزموكموها أنلزموكموها أنلزمكموها كجيشي توابي ميمي دوميان كمضموم بدا لويا واو كدريجة كيتوا أو يكميان لا ويا قوم من ينصرني يا مان هي يا إما ديمان هي يا إما متكلمة ينصرني توكل ده بكسرة ما مشي هذا ويا قوم من ينصرني من الله كد بكسر ودبدواش كوت من الله إن كسري لفظ جلالة لفظ جلالة مكسور نيا كسري نيا كسر كيشي اختلاس تياك بسرعي بسرعي روشتي وزائدا لشونك تريشا ولا أقول إني ملك لياشا أقول كمضموم فعلك اختلاس لا ضمك يا ريدا أقداري تشي تريش بلقليا ويا قوم لا أسألكم عليه مالا نعم مالا دو مدي طبيعي أقدار با ما كدريج مكرو لحدي خوي زياتر تبيني كان بعم بو جنابت أما نبون يعني أبي أقداري بي إن شاء الله بو لموداب خوي قد سبوز سرفرازت كبراك دس وشكاك دكتور اسماعيل جان والله بين راني برزو خوشويست كاگ أسامة يعقوب عبد الكريم أدائي خوي كرت بابزانين هیچ تێبینێکی هەیە یاخود هەستەکە غوبنێک هەیە زوڵمێک هەیە شتێک هەیە لەلایەن لیژنەوە و چی تێبینیەکەت هەیە توانی بخەیتە ڕوو ڕاستە و خۆ لە مامۆستافا ڕێزا ناگەم یای سەرکەوتنیان بۆ خوازم دەستخۆشی لێوەشەکەم بۆ ئەم بەرنامە جوانە دەستی تۆش خۆش بێ بەڵێ خۆشەویستان کاک ئوسامە یعقوب عەبدولکەریم ئاەتەکانی خۆی خوێندەوە و ئەو خۆشەویستانە لیژنەی زۆر بەڕێزیش هەڵسەنگاندنێکی تەواویان بۆ کرد کە کاک دکتۆر مەحموود لە بواری وەقف و ئیبتیدا و کاک شێخ حسێن لە بواری سەوت و نەغەم مەقام و دەنگخۆشی هەروەها کاک دکتۆر ئیسماعیلیش بە هەمان شێوە لە بواری جوان خوێندنەوەی قورئان ئەدای خۆی کرد هیوای سەرکەوتن بۆ تەواوی ئەو خۆشەویستانە ئەخوازین بە گشتی ومێدەوارین خوای گەورە سەرکەوتویان بکە و فعلەن خۆی بۆ خۆی ئامادەبوون لەو شوێنە ترسێک دڵەڕاوچەیەک حاڵەتێک لە ئێرتیباک دروستەکە لەلایەن بەشدار بووە کە ئەمە خۆی بۆ خۆی پێویستی بە مڕاعاتکردنە لەلایەن لیژنەی بەڕێزەوە ئێمە لە حاڵەتی ئاساییە قارێ دڵە ڕاوچێ و زۆرێک لە ئێرتیباکی بۆ دروستە بێت سای لە مانگی ڕەمەزان کاکشە حسێنوەنیە سەلەن بە ڕۆژبە و قورجی وشکە و تینوێتی و کۆمەڵێک حاڵەت هەیە کە پێویستی بە مڕاعات هەیە خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە ئینشاءڵڵا بەڵێ بەڕێزێکی تر و قاریئێکی خۆشەویستی تر لێرە ئامادەیە ئەویش کاک مامۆستا محەممەد ئیسماعیل محێدینە بە خۆشحاڵیەوە لە شاری کەرکووکی خۆشەویست شاری کەرکووکی گڕ و گڵپە و بابە گوڕگوڕ لێرە ئامادەیە کە وەک کاکشێ حسێن ناوزەندیانەکە بە شاری مەقام و مەقامبێژان بە ئومێدیەوەی سەرکەوتوو بێ کاک مامۆستا محەممەد ئیسماعیل جەنابتان بەخێر بێن سەرکەوتوو بن ئینشاءڵڵا زۆر سپاس مامۆستا محەممەد جەنابەت ئەوەنەی من شارەزاد بم و هاوڕێتیم هەیە لەگەڵ بەڕێستا دەنجێکی خۆشت هەیە ئەمڕۆ بە
مەقام و بڵێن جۆری میسری بۆمان نەخوێنی یاخود عێراقی چونکە لە هەردوو بوارەکە شارەزاییتە الحەمدولillah والله ئەمڕۆ ئینشاءالله عێراقی خوێنم بە عێراقی بەڵێ سەرکەوتوو ئینشاءالله کاک شێخ ئاساییە بۆ نمونە لە قۆناغی یەکەم کەسێک میسری بخوێنێ دواتر عێراقی بخوێنێ کێشەمان نییە بۆ نمونە لە پاڵاوتنی کۆتاییە میسری بخوێنێتەوە ئیمکان ئەفضەلیەت ئەوەیە مادام ئەو بدایەت عێراقی میسری خوێندووە میسری خوێن ئەولا ئەوەیە ئەمە وتمان مەدرسەی عێراقی و میسری کێشەمان نییە بەس ئەولەویەتمان داوە بە ئەولەویەتمان داوە بە میسری بێ کاک شێخ باشە زۆر احتیاجیە بەلای ئێمەوە بەس مەبەستم جەنابی مامۆستایە مادام لە پێشا بە میسری خوێندبێتی ئەولا و ئەفضل وایە بە میسری بخوێنێ بەڵام کە نەتوانێ و ماندوو بێ ئەتوانێت عێراقیەکە بخوێنە و کێشەنی نانە ئینشاءالله هەرچیەکەکەن لە کەرکوو نەک لێرە بیگۆڕێ و دوای دەرەجەی بڕوا کاک شێخ نانە بە هیچ جۆرێک دەرەجەی ناڕۆ من مامۆستا ئەناسم لەبەرەوە مامۆستا زانم ئیمکانێتی باشە لە میسریان گوێم لە دەنگی بۆ لە میسریان خوێندوتی و هاوشەوی مامۆستا من شاوی و ئەوانە کە خوێنێت دەنگێکی خۆش و بناوازەی بۆیە حەزم کرد گوێم لە میسریەکەی بێنە نزیکەوە کاش یاسێن هەرچیەکەن لە کەرکوو دەرەجە نەشێنین نەیتر ئینشاءالله گوێتان لێبێ لە داهاتووشە ئینشاءالله بەڵێ مامۆستا گیان ئەگەر ئامادەی فەرموو دەست پێ بکە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير وآتينا موسى الكتاب وجعلناه هدى لبني إسرائيل ألا تتخذوا من دوني وكيلا ذرية من حملنا مع نوح إنه كان عبدا شكورا وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدن في الأرض مرتين
في الأرض مرتين ولتعلن علوا كبيرا فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد فجاسوا خلال الديار وكان وعدا مفعولا ثم رددنا لكم الكرة عليهم وأمددناكم بأموال وبنين وجعلناكم أكثر نفيرا إن أحسنتم أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها فإذا جاء وعد الآخرة ليسوءوا وجوهكم وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا عسى ربكم أن يرحمكم وإن عدتم عدنا وجعلنا جهنم للكافرين حصيرا صدق الله العظيم. أحسنت دەستەکانت خۆش بێ مامۆستا محەممەد بەخێر بێ سەرسەر و سەرچاوان خی گەورە پاداشت بداتەوە. کاک شێخ حسێنجان مامۆستا محەممەد چەند مەقامی خوێن لەوە دەستخۆشیمان بۆ کاکە محەممەد ئیسماعیل محێدین خی گەور پایداری کاک تیلاوەیەکی عێراقی بەڵام زۆر ئەچوە سەر میسرێکە یعنی زۆر بن چاوەڕوانی بووم ئەو هەموو مەقاماتە و خۆشانە هەیە ئەوانەی نەخوێن ینی ئەر بە شێوازی میسری داڕشتە بوو چۆن خۆی معلوم جەنابتانە قیراەتی عێراقی مەقامی زۆرە بەڵام ئەو مەقامانەی کەوا معروفن بڵێن ناسراون وەکو حیجاز و نەهاوەند و با بڵێن بەیاتە و سێگای و سەبایە ئەمە تقریبەن ئەمە لای ئێمە و لای ئەوانش نزیکە
يعني من خۆم بۆیە ئەوانە بخوێن نەچوومە ناو مەسەرەن مخالف و با بڵێن دەشت و ئەوانە چونکە لایوان معروف تقریبا نزیک بوویتەوە لە مخالف ئانانە بڵێ چونکە جا عرضەکەم من خۆم پێم خۆش ئەو پێنج مەقامە بژێرم کە عینە فقط خوا موفقت طبعا دەنگی هیلاکە مامۆستا بەوەی لە ڕێگە هیلاکی ڕێگە و هیلاکی بە ڕۆژوبوونش کە زمانی وشکە بێ و ئەوانە قوردی وشکە بێ حتما زۆر دیار بوو پێوەی خۆی گەورە موفقیکاوە ئیلا مامۆستا دەنگی خۆشە. طبعا قراءة عراقي طبقاتي برزي هي مثلا نكوشون مصري طبقة منخفضة ومتوسطة وعالية هي عيني شد كبيوتر جوابي عالي وجوابي جواب يعني قرار وجواب وجوابي جواب لا عراقي شاوة هي ما مستخوي وزانية بلان ما مستا فقط لطبقي قرار وجواب أمايوه نيتو أني بشت جوابي عالي وجوابي جواب لبرو ديار بصوتي هلاك خوي قرر موفقيك بياتي خوان قفلێکی جوانی بەیاتی کرد بە شێوازی عراقی کە زۆر کەم عراقی بە بەیات ئیبتیداءەکەن و بە بەیاتی نیەکەن زۆر جار ئەوان وەکو میسرەکان ناکەن یەکسەر بۆ نمونە بە عەجەمێک دەست پێەکە بۆ نمونە وەڕەستی خوێن ڕەستێکی جوانی خوێن سێگای خوێن نزیک بووە لە مخالفی کەرکووک تەمان مخالفی کەرکووک لەگەڵ سێگا زۆر نزیکن لەیەکەوە خۆی مخالف لە سێگاوە دەرەچێت بەیاتی خوێن لە هاتوا سر بيات لم آياتي كأليه فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أو مقطع بيات بدو أي شونا وصباوة للصباش مقطعي كرتي بشكولاني منصوري خلنا شكل منصوري لصبا درجة حركيك منصوري تيابو دواي من واحس بوابر يوم كود أجر هلا نبم توزقنا هاوندي خوند ولا كردة ونزيق بوياوه بلام دواي شونا وحجاز نعاون بخير تاو حجاز شو حجاز وشو بيات وطاوي كرت وخواي قورا موفقك ان شاء الله دستان خوش بي كاك دكتور محمود ديار ماموسا محمد اسماعيل نقهر كاك محمد ديار ماموسا اخوي ما شاء الله بخيرنك ديارك لقى القران اجيا خوي قورا موفقك كاك ماموسا محمد خوي قورا تمن دريش كابو خدمت كرني زياتري قران وبردوام بلا خوينوي وكار بكرني ان شاء الله أو ديار أو آياتاني جناب خويندو آياتكاني سرتاي سورة إسراء هانا دور دريجة وعلاماتي لسرنية يعني علاماتي وستاني لسرنية بلام ديارة كجناب دراسة كردون يعني لشونيكا وستان ذكر كالروي معنا وتيقنتش رستك وأشيتو سريبون من إلى المسجد الأقصى لا وستي بلام كدس بيكيت هناك تكسب لي الذي شوك خود زاني الذي أجر اسمي موصول پەیوەندی بە پێش خۆیەتی لەگەڵ یا مەقطعێکت ئەوتەوە دەستخۆشیت لێ یەکەم ینی سەرکەوتوبی لەو حاڵەتانەدا هەرچەندە وەقفی زۆر باش نییە ینی هەتا بکرێ بەڵام جەنابەت دیارە نەفەست ڕەنگە هەرەوەندە پێ بێ و خاستن کە بە ڕۆژی جەنابەت ڕەنگە ئەم ڕۆژ لە سەفەر هاتبی لە کەرکووک بەخێر بێ یاخوا ڕێگەوشیش معلوم گەرم بوو ساعات شێ دەرچووم ماندوێتەکە زیاتر ئەگەر بە گەرما هاتبی خۆی گەورە موفقتکە ئەوەندە ینی دائما علەما فەرمون لە کاتی وەستانە ئەگەر وەقفەکە بڵێن وەقفێکی مناسب نەبوو یان شوێنی وەستان نەبوو پێویستە کە قورئان خوێن بەشێکی لەگەڵا بڵێتەوە جەنابەت ئەوانە دەکرد لە چەندین ئاەتا مەثەڵەن ئەمدەدناکم بأموال وبنين جارێکە گەڕایتەوە سەری وليدخلوا المسجد دوای خوێندە وليدخلوا المسجد كما دخلوه هەرچەندە باشترە ئەگەر بتوانی مەسەن وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة هەر لێکم جار لەوێ بوەستی بەڵام دیارە وەک باسم کرد ڕەنگە نەفەس ڕێگەت پێنەدا ئەو وەقفە ناچارێنە ئەگەر دەرەجەشی بڕوا دەرەجەیەکی زۆر ناڕۆ خوای گەورە موفقت کا و سەربەرز بی ئینشاءالله سەربەرز بی ئینشاءالله کاک دکتۆر ئیسماعیل داوای لێبوردنەکەم کاڵم بە کورتی چکە کاتەکەمان دەستەکانی خۆش بێ کاک مامۆستا محەممەد ئیسماعیل خوای گەورە موفق و سەربەرزی کە جەنابیان کرایەکی جوانیان خوێن بەڕاستی بەڵام ئەم کۆمەڵە تێبینی بە نقاطە خەمە جەنابیان یەکەم ئاگداری حروفی مەد بە خوێنیان مەدەرێ یعنی لە کاتی وتنی حرفە مەدیەکانە کە قابلی درێژبوونەوە نۆکو واو یا و ئەلفی مەدی ئەلیف هەر مەدیە واو یا ئیمەدی لەگەڵ ئەلیفە حاولەکە ئەو هەوایی کە دەرەجێ لە سنگتەوە هەمی لە دەمتەوە دەرچێت نەگەڕێتەوە بۆی خوێنیان لەگەڵا دروست نەبێت دوم ئاگداری حرفی عین بە هەموو جای عەرزمان کردوون پیتی عین تۆزێک توانین بڵێن زۆر کەس ئەگەر وریای نەبێت لە هەمزۆ نزیکە بێتەوە جاری وا هەیە جوان قوڕگ لەناوە بەریەک ناکەوێت عو عي أو صوتي تياني أو صوت عميقي تياني وأقدر صفة تفخيم صفة تفخيم قالوا كرني حرف كان ونمنا حروف استعلاء معناه ألف أقل دوان وبيت بيتي راء معناه بدواء أقل ألف بيت أو الكتابين يمكن هلا كردن بالهند مقطع قرآنية
حيث جاري قرآن خويني تشبيهاتي نبيوكو كسك بالرقاية بروات بينما تقروات لكتو برا لمصافي يقدو متركا توزي بلاكا وجاء يتوسى باركي خوي أو بلاك نشتكي نا طبيعية تايبتي كتوس سرعتك دل بجادوة لهندي شوينا كبلا أكيد أو حرفة زمانيكي هي بونو كزمانك ندى حقي خوي ورناقري بنمونا لنوريه من آياتنا لا كلمة لنوريه بلد كد بلين لشويني تريشا مفعولة أقصيكي هم صفاءك زائن كحرفك ريخ وزمانكي عرضي جنابتكم أمجا أقداري شيبا وجعلناكم كأجيش تسر لامكان اللامكان زور بكزي أوت لام حرفك مجهورة بنمونا وآتينا موسى الكتاب وجعلناه لامك ديارنيا وجعلناكم سري زمان بدل شو اللامك وجعلناكم بتايبتي لام كساكن وبدواء نون هاتوا أقدار نبي هند جار دغم به يوالا وجعلناه أقداري أولى مساكين بصوت برسكرو بجهر بخوانه شو حرفه مجهورة وكيلا أقداري بيتي كافك بحرفك شديدة باشا أقدار با وكو حرفك ريخو داري نبري بلي وكيل لكاتي وتنيا وكيلا أقداري شدة كيبة زائدة مدوايا همسكي شي هي كلمة الأرض هم جاربا اسمها كوا الأرض أقداري بيتي راعك اللي بجواني بلي أمجاد ضادك بلي نقبلين لتفسدن في الأرض مرتين في الأرض أرضي راعك ديارنيا في الأرض أرضي أبي أو راء بجواني دربخيت ولتعلن علو دو حرف مضموم بدوايا كاتوا عيني كميان توزي ضمكي واضح نبو باشا علوا هندي شون معنيه لقرآن قابلي أوهي أو حركة يابجت بويا أبي قرآن خوين لو كاتيها تركيز زياتر بكات تركيز زياتر كرت لدست ناجي والله كتركيز النكر بعموم شون هاتي رابكي قابلي أوهي أو حرفليات يابجت فجاسوا خلال الديار ديار راعك مشاروا حرفك مجهور أيش فجاسوا خلال الديار نك خلال الديار راعك ديارنيا كوتا تبيني بو جنابت كلمي وليدخل المسجد فلكردن لسري شابه ماشي وبيتي سينكا كحرفك رخوة وصفة صفيره وليدخلوا المسجد مسجد بقوة بيلي مسجد جي مكش بها مع شيوا أبيوكو خويكو حرفك شديد مجهود نطقي بيبكي خوي يورس سربز سرفاز بلا أم تبيني بسيط بلا أم بعموم جناب الحمد لله شارع أحكام تلاوة قرآني خوي يورس سربز سرفازك استكان خوش بك دكتور إسماعيل جان بلا بينراني برزو خوشويست بابزانين كمامستا محمد هیچ تێبینیەکت هەیە بە کورتی حەزەکەی بخەیتە ڕوو دەستخۆشی لەو کەساکەم کە ئەم فکرەی هەبوو ئەم مسابقەی دانا لەم مانگە پیرۆزەیە هەروەها دەستخۆشیش بۆ ئەو برادەرانە و ئەوانەی کە هەڵسان بەڕێخستی ئەم پێشبڕشێ و ڕێزشمەیە و ئەم برادەرانە لژنەی تەحکیم بەڕاستی حەولێ باشیان داوە لەگەڵمانە و خوا موفەقیان بکەن إن شاء الله دستي زناب سر چاواتي كاش حسين جان زناب تيبينيه كتهيا يستبينيه بس ما شاء الله باموسا بس مشتكي بيبلم زوجة أمدالين كغناء ألين بدوايا بابوني حفاكي قاي خوي ليبي إنه كان عبدا كوتي عبدا أصلا كل بدوايا كسشين ألين يعني مظبوط عاوة أبيه همو غنى كانوا أبيه يعني كاتك تو غناء لي غنيك مخفات لي أبي لاني كم حد الإمكان بوني حرفة كذا يخوي بكي نفسي ويا شيء عليه نازعين بدأ شيء إنسان
من چییە؟ من كان أبو شازة من قبل أبي براسي أما تشيا بيوتي الدقائق وأحكام التجويد بابة الزور دكان أحكام التجويد السلام ما شاء الله أو خلنا زور جوانبو بس يخرج جوان مصر بس تشوف دكتور محمود تبيني يكتب ورزانه ودائما أظلم هل بدن لقل قرآن خلنا كان إن شاء الله هل بدن دائما إخلاص تان هبه يعني وابكن إن شاء الله قرآن ريايتك الله به قرآن بخوا بخوانين وأجر پاداشتەکەی پێ بدەستبێنین هەر ئەوەندەم تێبینی هەیە بۆ هەموو دەستەکان خۆش بێ. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست کەناڵی ئاسمانی پەیام هەمیشە دەست پێشخەرە و هەمیشە لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویستدایە و هەمیشە لە خزمەتی قورئانی پیرۆز و قورئان دۆستان و قورئانویستان بووە. ئازیزان و خۆشەویستان گوڵزاری ڕەمەزان بە تەواوی بڕگە و بابەتەکانیەوە کە بابەتی ڕۆژ و دواتر پێشبڕچەی نیشتیمانی بۆ دەنگخۆشی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویستدایە کۆمەڵێک میوان کە بریتین لە 20 بەشداربووی ئازیز و خۆشەویست لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە بەشدارن ومێدی سەرکەوتنیان بۆ خوازین داواکارین لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و ڕۆژ و نوێژ و پەرستشی ئەم مانگەتان لێ قبول بکات و بەدەستی خاڵی نەمانگێڕێتەوە ئینشاءالله. ئازیزان و خۆشەویستان لێرەوە ئەمەوێت سوپاسی تەواوی ئەو ئازیزانە بکەم کە هاوکاری ئەم بەرنامەیە ئەکەن بە تایبەت ستافە خۆشەویستەکەی دەرهێنان لە پشتی کامێرەوە هەروها ئەو وێنەگرە خۆشەویستانەی کە ماندوونە ناسانە شەو ڕۆژیان خستوەتە سەریەک بۆ ئەوەی جوانترین دیمەن پێشکەشی ئەوەی بەڕێز و خۆشەویست بکەن و لێبڕاوانە توانیویانە تا ئێستا بۆ ماوەی 20 ڕۆژ لە تێپەڕبوونی مانگی ڕەمەزان جوانترین و قەشەنگترین و پیرۆستترین بەرنامە پێشکەشی ئەوەی بەڕێز و خۆشەویست بکەن. لێرەوە سوپاسی ئێوە ئەەکەم کە بینەرمان بوون تا ئەم ساتە وەختە خوای گەورە پاداشتی خێری یەک بە یەکتان بداتەوە لەگەڵ ئەم لیژنە بەڕێز و خۆشەویستەی کە لێرە ئامادەن تا ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان و پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوانخوێندنەوەی قورئانی پیرۆز بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.